بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێهاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن و هیوادارین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتا بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆکەین. بابەتی یەکەممان گفتوگۆکردنە بێت لەسەر کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەمان لە ماڵەوە لەسەر دەرونی مرۆڤ زانین لەم پرۆگرامە باز دەواکەین کە ئەو کاریگەریانەی کە لە ماوەی مانەوە لە ماڵەوە یاخود ڤایرۆسی کۆرۆنا لەلایەنی لە ڕووی دەرونیەوە لەسەر مرۆڤ دروستی کردووە کاریگەریەکانی چی و چۆن بتوانین چارەسەری بکەین و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین ئەم ماوەی کەرەنتینەی کە لە ماڵەوە بووین بێگومان هەر یەک یاخود هەر تاکێک یا هەر یەک لە خێزانەکان بە شێوەیەک کاتەکانیان بەڕێ کردووە کە جیاواز بۆ لە ڕۆژانی پێشوی پێش سەردەمی یا بڵێ پێش ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە ئەمڕۆمانەیە بزانین ژیان لە دوای کەرەنتین یاخود ژیان لە دوای مانەوە لە ماڵەوە ژیان لە دوای کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا و چی دەبێت یاخود ژیان چۆن ئاسایی دەبێت توانێت هاوڵاتیان چۆن بتوانن کاتەکانیان بەڕێ بکەن جیاواز لە کاتی کەرەنتین و جیاواز لە کاتی مانەوە لە ماڵەوە کە ئەمە تەوەری دووەمی پرۆگرامەکە دەبێت دواتر لەگەڵ میوانەکەمان کە پسپۆڕێکی بواری دەرونیە زیاتر گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵام تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگۆ دەکەین لەسەر پەرەپێدانی تواناکانی مرۆڤ. بازەوە دەکەین بزانین مرۆڤ چۆن بتوانێت پەرە بە تواناکانی بات یاخود زۆر جار کە کەسێک دەبینین لە کارێکدا یاخود لە ئەنجامدانی کارێکدا سەرکەوتوو دەبێت پێی دەوترێت ئەم کەسە هێز و توانایەکی باشی هەیە یاخود هێز و توانایەکی بەهێزی هەیە کە ئەتوانێت بەسەر ئەم کارەدا سەر بکەوێت یاخود کارەکەی بە باشی ئەنجام با. بزانین چۆن ئەو کەسە بتوانێت کە تواناکانی بخات گەڕ یاخود ئەگەر توانایەکی باشی هەیە چۆن بتوانێت تواناکەی بگەێنێتە لووتکە. یان زۆر جار کە کەسێک ئەگەر باسێک لە کەسایەتەکانیش بکەین یاخود کەسێک دەبینی کە دەڵێن ئەم کەسە شەڕانگێزە یاخود کۆمەڵایەتیە یاخود دەڵێن کەم دووە یاخود دەڵێن کراوەیە. بزانین هەموو ئەم سیفاتانە چ کاریگەریەکیان هەیە لەسەر تواناکانی مرۆڤ و ئەکات کە تواناکانی مرۆڤ زیاتر بخاتە گەڕ یاخود بتوانێت وا بکات کە تواناکانی لاوازکە. ئێمە لەم بەشەیە گفتوگۆ دەکەین بە شێوەیەکی گشتی لەسەر پەرەپێدانی تواناکانی مرۆڤ چۆن بتوانێت تواناکانی پەرەپێبات. بۆ مەبەستەش میانداری بەڕێز مامۆستا دلێر عومەرمان کردووە کە بەڕێز یان ڕاهێنەر لە بواری گەشەپێدانی مرۆیی. مامۆستا دلێر سڵاو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا دلێر ئەگەر سەرەتا ناساندنێک بۆ توانای مرۆڤ بکەین یاخود بڵێن هێز و توانە بزانین توانای مرۆڤ چییە و چی ئەگرێتەوە؟ توانای مرۆڤ ئەو بەخشە خوایە کە هەموو مرۆڤ لە دایکبوونیەوە ئەو بەخشی پێدراوە، ینی کەسێک نییە من بڵێ لە بنەڕەتەوە من ئەمەم لەگەڵانیە. بەڵام بەپێی ئەو ژینگەی کە کەسەکە لی پەروەردە بێ، بەپێی ئەو بەرمەجەی کە لە مناڵیوە لە قوتابخانە لە ماڵەوە لەو ژینگەی تیا گەورە بێ تواناکانیش با بڵین لەگەڵ کەسەکە ئەوە نەیەت. تواناکان بەگشتی یەک توانە ناگرێتە، توانای معنەوی و مادیە گرێتەوە، توانای هیزری و مێشکیە گرێتەوە. ئەمانە سەرێکیەکانن. ئیتر ئەوەی لقی لێ ئەبێتەوە توانای دوایت پێ ئەڵێن توانا و هێزی بڕیاردان، توانا و هێزی ئیرادەی کەسەکە، ئەمانە فەرعین. بەڵام ئەوی سەرەکیە معنەوی و دەرونی کەسەکە لەگەڵ مێشکی و لەگەڵ جەستەیش. مامۆستا دلێر مەبەستە ئەوەیە کە کەسێک لەگەڵ لە دایکبوونیە ئەم توانای لە ناخیدا هەیە یاخود لە دوای لە دایکبوونیەوانەیە دروستیەکە، عنی ئەو کەسە خۆی لەگەڵ گەورەبوونیا دروستیەکە و بەکاری من ئەوەیە کە ئەزانین ئەوەیە کە لە دایکبوونەوە هەیەی بەڵێ. بەڵام دواتر کە ئەڵەم ژینگەکەی دەوریە بێ لەوەی کە ئەم توانایانی ئایا بەرەو پێش بەرێ یان لە شوێنی خۆی بمێنێتەوە یان ئەسڵەن دواش بکەوێت لە هاوتەمەنەکانی خۆی. ئەو بەبەستەکە ئەوەیە. ئەو شتانی کاریگەریان هەیە، خێزان، پەروەردەی خێزان، قوتابخانە، ژینگەی قوتابخانە، ژینگەی ئەو جوگرافی کەسەکەی لێ ئێژی، ینی ئێرە فەرقی هەیە لەگە وڵاتێکی ترە، هەر لە وڵاتێکی خۆشمانە شوێنێ بۆ شوێنێکی تر فەرقی پێەکە. ئەمانە بەرمەجەی ئەو مناڵاکەن، لە 2 ساڵی و مناڵ بەرمەجە وەرەگرێت. لە 2 ساڵیەوە بەرمەجە وەرەگرێ. بەڵ دواتر ئەچێتە تەمەنێکی گەورەترەوە سیرەکەی ئەمانە لی نابنەوە، مەگەرەوەی کە خۆی بڕیار بە
کار بەم بەرمەجەیە نەکەم بەرمەجەوە کوشتێکی ئۆتۆماتیکی لەگەڵ ئەم کەسایە هەڵێ سوڕێنێ. بەڵێ یعنی بە واتایی کە ئاستی ڕۆشنبیری خێزانەکان کاریگەری سەرێکیان هەیە لەسەر دەرکەوتنی یان پەرەپێدانی تواناکانی مناڵەکانیان. تامان ئەمەرەوەی دایک باوکێ ڕەنگە گوێ بەوە نەیان کە ئەم منداڵە چی بەهرەیەکی تایە بدۆزێتەوە چی توانایکی هەیە پەری پێبا. ئەو شتانە چیە بۆ مناڵەکەی ئەڕەخسێنێ کە تواناکانی بەرەو پێش بەرێ یان هەر ئەوەیە مناڵێکی احتیاجی بە خێوەکە و با گەورە بێ و چۆنە بێ با ببێ. ئەمە فەرقی هەیە لەگەڵ مناڵێکی ترەیان هەیە لەو تەمەنەشە نەک ئەوەی کە هەلی بۆ ناڕەخسێ سەرکوتی تواناکانی کرێ. یعنی لە ڕووی نەفسیەوە یان لە ڕووی جەستەییەوە هەمووی ئازێتە درێ ئەمان هەمووی کاریگەری هەیە لەسەروی کە توانەکانی خەفە بکرێ کرد بکرێ. ئەو پەروەردەکردنی کە بەڕێزت باسیەکەی ئەکرێتە بناخی توانەکانی مرۆڤ لە تەمەنی مناڵیە کاریگەری تەواوی هەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە کەسەکە بڵێ مادەم من پەروەردەکەم وا بووە مادەم بەرمەجەکەم وا بووە ئیتر من تاو ناتوانێت تەمەنێک کە خۆی دۆزێتەوە لە چ کاتێکە ئەتوانێت مرۆڤ ئەو گۆڕانکاریە دروستکە یاخود توانەکانی خۆی زیاتر پەرە پێبا. تەوان ئێمە چەند قۆناغێکی تەمەنمان هەیە بۆ نمونە مناڵ تا تەمەنی 10 ساڵی 12 ساڵی کاریگەری ماڵ و قوتابخانەی بەسەرێت لە دوای 12 ژینگە و هاوڕێکانی باشە ئەگاتە 24 بەرەو سەرەوە خۆیەتی لە تەمەنی 30 تاو خۆیەتی بۆ نمونە یعنی کاریگەری چواردەوری زۆر بەسەرەوە نابێ هەیەتی بەڵام بەو شێوە نیە بەرمەجێ ئەم بکەن خۆی بڕیاردەری خۆیە بێ بۆیە یعنی ئەچێتە تەمەنێک ئەم کەسە کە خۆی بڕیاردەری خۆیەتی بەڵام ئەگەر ئەم بڕیارە مێژوێ نەدا ئەگەر ویستی گۆڕانکاری لە خۆیان نەبێ بە هەمان نەماتی پێش و ئەڕوا لەسەر ئەو بەرمەجەی کە پێشتر لە ژنگەکەیە کراوە چی خێزانی بێ چی قوتابخانەی. باشە مامۆستا درێر زۆر جار ئێستا خۆشم لە پێشێکەکەیە وتم هێز و توانە هێز جیاوازی چیە لەگەڵ توانە هەر یەک شتە یاخود بۆچی دایمە بەیەکەوە بەکاریان جیاوازەکەی لە چیە؟ لە مستەڵەحی کوردیە ئێمە قەت جیاوازیمان نەکردو دەنێوان ئەو دووشە ینی هەروەکو یەک واتە بە مەبەستی یەک واتە بەکارمانیە ناوە نەک کەسێکە ئەڵە هێز و توانە مەبەستیەوە بە هێز شتێکە لە توانە شتێکی ترە بەڵام ئەمە زاهیری وشەکە بەڵام هێز زیاتر بۆ پابڵین دەرەوەی خۆمانە باشە دەرەکیە بەڵێ بەڵێ توانەکە بە ئیرادەشەوە ئێستا بۆ نمونە کەسێک ناتوانێت بڵێ هێزی ئەوە منی ئەم ڕستەیە غەڵەتە هێزەکەت هەیە بەڵام ئیرادەت نییە بۆ ئەو بۆیە ئەڵێ ناتوانم کەواتە ئیرادەم نییە یان خۆم تااقەتم نییە بیکەم یان نامەوێ بیکەم ئەتەوێ یان ناتەوێت ئەمە زیاتر هێز ئەگە وردیکەینەوە تواناکان زیاتر پێوەستە بە هێزە دەرونیەکەەوە کە تۆ ئامادەی بۆکردنی ئەو کارە یان نا ینی بەکارهێنانی ئەو دووشێ بێکەوانێ چونکە لە ناو میلەتی خۆمان هەروە باوەکو یەک شت بەکاریە باشە ئەی جیاوازی یاخود ئەگەر نەڵێم جیاوازی کاریگەری کەسایەتی لەسەر تواناکان چییە؟ یا زۆر جارەوەنی ئەبینین کە کەسێک ئەڵێ وەڵا شەڕەنگێزە یاخود کەم دووە یا کۆمەڵایەتی هەموو سیفاتەکان کە لە کەسێکا هەیە ئەم سیفاتانە چ کاریگەریەکی هەیە لەسەر تواناکانی مرۆڤ؟ زۆر هەیەتی سیارەگە جوانە کەسایەتی داخراومان هەیە کەسایەتی پارێزکارمان هەیە ینی محافظکارە کەسایەتیشمانەیە کراوەیە بە گشتی جۆرەکانی کەسایەتی مرۆڤ ئەم سێ جۆرەیە هەرچی کەسایەتی کراوەیە هەموو تەبان هەموو هەر سێ جۆرەکە زۆفی خۆی هەیە بەڵام هەیە لە هەمووی خراپترە هەیە وەسەتە هەیە باشترینە هەرچی کەسایەتی کراوەیە زیاتر ژینگەی لەبارە بۆی تواناکانی بخاتە گەڕ یعنی زۆر ئاسان ئەتوانێت ممارەسەی تواناکانی بکە باشە کەسایەتی پارێزگاری ئەویش وەسەتەکەیە یعنی ئەو کەسانەیە کە تێکەڵی هەموو خەڵکیان نابن محافظکارن زۆر ڕەفیقیان نییە ینی بەگشتی ئێمە ناچێن سەر خودی باسەکە کە کەسایەتیە بەڵام ئاوایە ئەوانیش هەیەە بەڵام ئەوەیە با بڵێن لەگەڵ خەڵکی تررا مشارەکەی کەمترەکەن هەرچی کەسێتی داخراوە ئەمان مشکیلەکەی ئەمان بەگشتی شەرمنیشن لەگەڵیا ئەم کەسایەتە ئەم ژینگەکەی بۆی دروست کردووە ئەم کەسێ لەدایک نابێت لە خۆی بە شەرمنی یان بە ئەتوان خۆیان بگۆڕن بەڵێ بڵێ جار لەسەر پرسیارەکەت کەسی داخرا و کەمتر ئەتوانێت مارەسی توانەکانی خۆی بکە بربەستەکە خۆیەتی لە ناخی خۆیەتی لەبەر ئەم داخراوی لەبەر ئەم شەرمنیەی کە ڕەبتە بە داخراونەکەیەوە ناتوانێت ممارەسی ئەو توانانی بکە سەرکی توانایەکی هەیە
ناتوانێت بەرەو پێش بچێ یان ناتوانێت ممارەسی تواناکە بکات لەبەر ئەم داخراوی ئەو شتانە زیاتر ممارەساکە کەس کە بەس بە خۆیە کرێ یان لە ماڵەوەیکە. باشە مامۆستا دلێر زۆر جار کە باسی ئەوە دەکرێت یاخود کەسێک کارێک ئەنجامەیات ئەگەر بیەوێ کارەکەی سەرکەوتوێ زۆر جار پێڵێن کە تۆ بێ پلانێکت هەبێ ئەبێ ئامانجت هەبێ ئەبێ ویست و ئارەزوت هەبێ هەموو ئەمانە بەسە بەوەی کە کەسێک بتوانێت لە کارێکا سەرکەوتو بێ یاخود لە پشت ئەمانەوانی وا پێویستەکە کە تواناکەی بەهێز بێ. ئەو پرسیارەکە جوانە طبعاً هەموو کەسێ بڵێن ئەو ئیمکانیات و توانای هەیە کە هەر شتێ بەدەست بێنێ کە هەر خەڵکێکی تر بەدەستیەناوە. یعنی ئەمە خۆی لە دەرونی خۆیان ڕەفزی ئەو پسپۆڕی کردو ڕەفزی ئەو جۆرە سەرکەوتنی کردو کە کەسێکی تر بەدەستیەناوە. ئەوەی لێرە گرنگە کە بۆ بەکارهێنانی تواناکە ئەوەیە کە ئەم کەسە خۆی چۆن نەبینێ تا چەند بڕوای بەم توانانی خۆی هەیە چونکە ئەم بڕوان نەبوون بە تواناکان هەر لە ناخی خۆتە هێڵێتە تا ئەو ڕۆژەی لەسەر ژیان نامێنیت. یعنی بە تواناکان و دنیای بەجێ هێڵی هەرشە هەموو تواناکانی خۆی بە دەرەخا دواتر بە بەتاڵی ئەمرێت یعنی شتێک نییە سەرفی نەکرد بێت. یعنی جوابەکە ئەوەیە کە زیاتر لایانی دەرونی باوەڕ بەخۆبوون گرنگترە لە خودی تواناکە. ڕاستە ئێستا سیرکە فەرقی دوو کەس هەمان توانیان هەیە هەمان ئیمکانیاتیانەیە لە یەک ژینگەشا گەورە بوو بن سیرەکەی ئەمیان گەیشتووە بە شتێ ئەمیان نەگەیشتووە ڕەنگە ئەم بەراوردە بەخۆشی بکە بۆ ئۆچۆ شوێنە بۆ من نەچوو ئەگەڕێتەوە بۆ بڕوانەبوونی بەخۆی ئەگەڕێت بۆەوەی کە سەیری خۆی چۆنەکە سیقە بە نەفسی چۆنە بڕوای بتوانە نەبێت چۆن نتوانێت ممارەسەی بکە. باشە یەک شتی تر مامۆستا لێرە زۆر جار کە کەسێک لەو کارە یاخود کە ئەوێت دەست بەرێ بۆ کارێک سەرکەوتو بێتیایە دەوروبەری پێڵەن شانسی هەیە. شانس چه پەیوەندیەکی هەیە بە تواناوە هیچ کاریگەرێکی یا هیچ ڕۆڵێکی هەیە یاشتی وابوونی هەیە نییە بڵێن کەسێک شانسی هەیە ئەو شانسە هەر ئەو چانسەیە کە ئەوروپا بەکاریان یعنی هەلێک هاتوۆتە بەردەستە تۆ بیقۆزەوە بەس بڕوان بەمە هەیە ئەینە ئەوەی لە شوێنێتر و ئەم شتەی بۆ بێ یعنی شتێکی بۆ ببارێ بۆ هیچ کەسی ئەمە نییە ئەمە یاسایەکی گردونیش نییە خوا شتێکی وای دانەناوە ئەبێت تۆ یاساگردونەکە وایە بجوڵی بۆی بگەی بەکارێ بۆ هەر کارێ هەروایە تۆ جوڵی حرەکەیەکە هەبێ ئەم جاگەی بەو شتە ئەینە مەسەلەی چانس ناوە زیاتر مرۆڤی تەماڵ یانەوانی نایانێ بجوڵێن ئەوە بکەن ڕاستە لە ناو هەنێک کۆمەڵگاکانە هەنێ دیاردی نائەدالەتی ئەمانە هەیە بۆی ئەم کەسە موشە بەکارێنێ سێرەکەی کۆمەڵی کەس بە شوێنە گەیشتنی خۆیان نییە ئەم قسە بەکارێن من ئەم توانایشم هەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئەم کەسە بوەستێ بڵێ من هیچ ناکەم مادەم ئەو شتە ئەوەی لێ هاتووە ئەلی لە هەموو حاڵەتە بێ حرەکەت باشە ئەم لێکدانەی کە ئێستا بەڕێزت باسی کرد ئەمە بۆ بەهرە شەگرێتەوە یا زۆر جار کە کەسێک کارێکە کاڵە وڵا بەهریت یامە بەهرێکە خوا بۆی ناردووە ئەم بەهرێ هەموو کەسێک هەیەی بەس نازانێ بەکاری بێنێ یاخود ئەو قسەی ڕاستە بەهرێ خوا بۆی ناردووە پرسیارەکە چۆنە بەهرە شەر لەگەڵ لەدایکبوونی هەموو کەسێکان بەهرە هەیە هەموو کەسێک بەڵام با بڵین پۆڵێنێکین هەیە دەوروبەرەکەی ئەم بەهرانی با بڵین یارمەتی دەرم بۆ ئەم کەسە بەهرەکەی بدۆزێتەوە زۆر جار و کەسانی سەرکەوتون وتارێ بۆ خەڵکی ئەیان دواتر لە وتارەکە باسیەکەن ئەڵم مامۆستایەکم هەبوو هانیان بۆم شتەوی تۆم بەهرەی تایە یعنی بەخۆی نەزانیۆم بەهری تایە باشە منیش پەرەم پێەیە لەگەڵیان ڕۆشتووە دایک باوکم لە مناڵیا زۆر هانیانام کە تۆ وێنە کێشێکی باشی هەشە خۆی دۆزێتەوە خۆی لە تەمەنێکا پێی پێ بە لە تەمەن چ ساڵیە گەیشتووە بە شتێک بۆ بە ڕقم لە بوارێکە مانای ئەوەی لە چ ساڵیە پێی بۆ بردووە باشە دواتر هەوڵیاوە بەردەوام بۆ لەو بەرە هەشە دەوروبەرەکەی یارمەتی دەرم بۆی بەهرەکەی بدۆزێتەوە سیقە بەخۆی نییە سیقە بەخۆی نیاڵێ کوا من وام بەهرەیەکی وەڵام من وام ڕەتێکاتەوە ئیتریان تەمەڵیە یان ئەو باوەڕ بەخۆ نەبوونەیە کە هەیەی باشە ئەکرێت کە ئەم توانایەکی شاراوە لە ناخی کەسێک کابێت دەوروبەر هەستی پێ بکات تاپانەوەی باسمان کرد چۆن ئەبێت ینی زۆر جار سیرکە ئەگەر ڕوونکردنەوەیەک بیت زۆر جار تۆ ئەگەر مناڵە لە خێزانەکەتانە هەبێ ئەوون بەخۆی نازانێت تۆ پێزانی لە بەهرەیەکە باشە بەهری قسەکردنی باشە بۆ مناڵیەوە وێنە کێشانی باشە لە شیکاری و حلکردنی شتەکانە باشە تۆ هەستی پێیەکەی ڕەنگە کەسێتر هەستیشی پێ بکە ئیمالیکە
دی ئێمە دواتر ئەو مناڵە گەورە بوو ئابە و بەهرە گەورە نەبوو یان نەیدۆزیەوە ئەمان خەتابارم بەشی خۆی چکە بینیوانە پەریان پێنەیەوە هەم پەروەردە چەند ڕۆڵێکی گرنگی هەیە لەمە یان زۆر جار کەسەکە بەڵێ دەئی منویستی گۆڕانکاری بەرەو پێشچوونی خۆی هەیە لە ژیانە خۆی پێی بۆ بەهرابە ئەیدۆزێتەوە ینی بەهرە شتێک نییە ئێستا کەسێک وەرزشکارێکی باشە تۆ بڵێ وەڵی ئەو بەهرەیە ناتۆش لە مناڵیەوە شەرت نییە هەمان یاری خۆت یەکرایی کردایەتەوە بۆ وەرزش یان هانیان بایتایە لەسەر و بزان چی بەهرێکتایە لە وەرزشە چەند کەسمانێ چەند هزار کەسمانەی هەر لە وڵاتی خۆمانە لە ژیانی و مارەسەی جۆرە ڕازێکی نەکردووە مانەی وایە ئەو کەسانە بەهرەی وەرزشیان نییە لە یارینا ئەگەر بخراینایەتە نادیەکە و بخرانێتە خوێندنگەیەکی وەرزشیە و کاتامان بینی ئەوانە ڕەنگە پاڵەوانی ساحە مەیدانیان دەرچوایە پاڵەوانی فیتنسیان لێ دەرچوایە یان هەرێکی بە جۆرێ باشە کەواتە ویست و ئارزوی کەسەکە خۆشی کاریگەری باشی هەیە بۆ دەرکەوتنی تواناکانی بۆ ناگە کەسێک بێوێ کارێ بکە ئەگەر ویست و ئارزوی خۆی لەسەری نەبێت ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت خۆی وەکو ویست و ئارزو حەز طبعاً چ پەیوەندێکی هەیە بە تواناوە زۆر زۆر پەیوەندی پێوێ یعنی لە سەدا هەفتای مواتنی ئەمریکی خەڵکی ئەمریکی غێری پسپۆڕی خۆیان ئیشەکە بوونە چەند ساڵ لە جامعە خەریکی پسپۆڕێ بوون دواتر پێچەوانەکەیەوە ئیشەکەن بۆ دوای حەز و ئارزۆ کەوتون تۆ ئەگەر شتێکە پسپۆڕێکە تاو کردووە چەند ساڵە لە ئیشەکەی هەر بە ناڕەحەتی و بە ناڕازی بوونەوە ئەیکە ئەم ئیشە هیچ ئیبداعێکی تیان ناکەین هەر لە شوێنی خۆتا لە بازنەیەکە ئاسۆڕیتەوە بەڵام ئەگەر دوای حەزەکە کەوتی کەوەی کە تواناشو لەگەڵیا هەیە ئەو کاتە ئیبداعەکەی بی بە ڕقم لەو بوارە بەڵێ حەز و ئارەزوو زوالدەیەکە ئیبدا لە ئیشەکە بکەی ببی بە ڕقم لەو بوارە مەرج نییە ئێستا ئەوەی کە چەند ساڵ لە ئیشەکە خەریکە یان پسپۆڕەکەی مادەم لە زانکۆ شتێکی تاو کردووە ئیتر پێیوەست بێ بۆ نام پسپۆڕەکەمە گۆڕم ڕۆم خەریکی شتێکی ترم کە حەزم لێتی زۆر کەسی ژوایان کردو هەر سەرکەوتوش بوون باشە کەواتە ئێستا چۆن بتوانین تواناکانی خۆمان بدۆزینەوە یاخود چۆن بتوانین پەری پێبین سەرەتا باسی ئەوان کەم کە ڕێگرەکانی چین ئەمجا ڕێگرەکان زۆرە بۆ ئەوەی کە ئێمە تواناکانمان بەکار نهێنین یاخود نەشی یەکی لەو ڕێگرێ باوانە ئەوەیە کە ئێمە هەمیشە کۆمەڵە بیانومان هەیە بۆی توانەکانمان خەرج نەکەین بیانووی تەندروستیمان هەیە تەندروستیمان ئاوایە بیانووی مادیمان هەیە مادیمان ئاوایە بیانی خێزانیمان هەیە باری خێزانیمان وایە بیانی کۆمەڵایەتیمان هەیە ئەمانە هەمی ڕەهەندی ژیانن ئەم بیانوانە من ناڵێم ئێمە بین بە سۆپەرمان هەر شتێ ڕووبا ئێمە مهمی نا واقع بینین ئەزانین ئەمانە هەیە بەڵام باشترین شت لە کاتی ئەم بیانوانە ئەگەر هەمووشی بەیەکەوە هەبێت تۆ هەر جوڵە بکەیت یعنی لە شوێنی خۆتە حرەکەت بکەیت نەک چاوەڕێ ئەوە بکەی ژیانە بۆ تەخت بێ هیچ گرفتێ لە ژیانە نەمێنێ هەموو شتی پێرفێکت بێ ئەو کاتە دەست پێ بکەیت ئەو کاتە هیچ ڕۆژێک نییە لە دنیاشتی وەها بێ ئەگەر بش بێ زۆر زۆر کاتیە ئەم بیانوانە لە ژیانی خۆمانە نەهێڵی چونکە ئەگەر سەرنج بی هەموو کەسە دیارەکانی گیانەوانی سەرکەوتون لە هەر بوارێکە بڕۆ ژیانیان خوێنەوەیان خۆیان کە باسی ئەەکەن کەسانێک نەبوون بێکێشە و لە عیلێک گەورە بووبوون کە هیچ گرفتێکی تیانە بوو بێ سێرێکی هەمووی چەنها بەسەراتی دژوار و تراژجا و سەختا تێپەڕیوە یعنی دروستەکە ئەم شتانە توانێتی زاڵ بێ بەسەری هەر زاڵبوونێک و هەر چارە سەرکردنی کێشەیەکش کە ژیان تا بچووکترین شتیش بێ تۆوالەیەکە ئەبدەیت تەکاتەوە تازەتر تەکاتەوە ئەو خانانی ناو مێشکە کە هەیە چەند ملیار خانێ 100 ملیار خانە دەمار لە مێشکە هەیە باشە ئەمانە زیاترەکە و بە قوترێکە بەس ئێمە ئاگاداری ئەوە نین ئەڵێن نا ئەمە کێشەی و گرفتە و بە دیوەسلویەک ئاڕوێنە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم متمانە بەخۆ نەبوون تا متمانت بە خۆت زیاد نەبێت تا نەزانی چێت ئەمەش بەچی ڕۆنەبێتە پرسیان لە خۆتکەی من چێم بۆ گرنگم هەر ئەوەی مرۆڤی بەبێ پسپۆڕێکت بەبێ هیچ ئیزافێک پێشگیری ناوەکەت یان پاشگیری ناوەکەت تۆ مرۆڤی تۆشایانی ئەوەی کە خەڵک ڕێزە لێ بگرێ کە تۆ خۆت خۆش بوێ پێش هەموو کەسێ کە خەڵک با بڵێن بە ژمارە حساب نەکەی خۆشە بە ژمارە حساب بکەی ئەمە زۆر گرنگە کە هاانتەیە زۆر شتیە بە مێشتا زۆر فکری جوانیە بە مێشتا ئامادەیەکی ناخی وا بۆ دروست ئەبێ کە گەیشتی بەمە کە توانای هەموو شتێکە هەیە
ئەڵێ هیچ شتێنی لەم دنیای متوانم نیە ئەسەن جاری وایە ترسیاڵی کاتم هەبێت لە ژیانە بگەم بەم هەموو شتانە ئاوات لێ کەواتە مامۆستا لێر ئەو کەسانەی کە ئەڵێن وەڵام من ناتوانم ئەو کارە بکەم یعنی بۆ هەر کارێ بێ ئەڵێ ناتوانم بیکەم گرنگە پرسیار بکات کە بڵێ بۆ ناتوانم بیکەم یان بڵێ هۆکارەکەی بدۆزێتەوانێ بتوانێت چارەسەریکە و کات تاتوانێت تاپان پرسیارکردن لە ناخ زۆر مهمە مێشک هەمووی جوابایەتەوە تۆ کاتێک گرفتەیەتە ژیانتەوە ئەڵێ بۆ ئەمە ڕوویدا لەگەڵ ئەوەی چۆن چارەسەریکەم ئەم دوو ڕستەیە چەندێکی فەرقە ئێمە دوو پێکاتەمانەیە لە ئینسانە کە بەشە گەورەکەی نەستە هەستمانەیە لەگەڵ نەستە نست دەروونزانەکان وەکو شاخی بەستەڵک چۆن بەشە زۆرەکەی لە ژێرەوەی دیار نیە بەشە بچووکەکەی لە دەرەوە بەشە بچووکە شعورە ئەوەی کە ئێستا من بە ئاگایی و قسە بە تۆکەم تۆ قسەوە منەکەی ئەمەش بەشە شعورەکەیتی بەشە لا شعورەکەی ئەوەیە کە لە مناڵیەوە کە لە دایک بوون وەرمانگرتووە دوایش ئەوە ئێمە بەڕێوە بە ئێمە ئاخەوین ئەندامە خۆنەویستەکان دڵ گورچی لە هەر شتێک ئەو نەستە بەڕێوەیە بە ئەمە شتێک نییە لە خۆی بەڕێوە بچێت ئەکەواتە ئەم نەستە ئێمە هەڵە سوڕێنێ بۆ ژیان بۆیە ئەو پرسیاری کە کرد و پرسیار لە خۆکردن ئەمە نەس جواب دایەتەوە بە چی شێ پرسیارەکەی وە شێوە جواب دایەتە بڵێ بۆ بەدبەختم بۆ ڕیزەکە ئەڵە لەبەرەوە ئەمانە و نییە و چی تەرکیز دەخاتە سەر سبلەکە بڵێ من بۆ کەسێکی خۆش بەخت و بەختەوەرم تەرکیز دەخاتە سەر هەبووەکانی ژیانە وا دەیەکا کە تۆ گەشتبینتر بیت چکە جۆری پرسیارەکە فەرقی کردو هەر تۆ ئێستا پرسیاری لە کەسێکەکەی بەپی جۆری پرسیارەکە جواب نایەتەوە ئەدەی خۆش وایت بۆی پرسیارکردن زۆر جان ژیانی زۆر کەسی بەناوبانگ لە پرسیارێک و گۆڕاوە یعنی ڕاهێنەرە گەورەکانی ئەمریکا برایان تریسی لە ناو زەحمەتی ئیش و کێشەی ژیان و جابوونەوەی دایک و باوکی باس لەوە کاڵی ڕۆژژان پرسیارم لە خۆم کارێ بوو من تا هەروە بەم شێوەیە بژیم ئەو پرسیارە گۆڕیمی تاو ئەمە لەگەڵ ناخایە کە تۆ عیلاقێکی باش لەگەڵ خۆتا هەبێت لەگەڵ ناخە ئاش بیتەوە ئەم پرسیارانە ژوالەکە گەورە بیت والەکە خۆت بچۆزیتەوە باشە مامۆستا دێر ئەمانەی کە ئاماژەت پێدا بۆ ئەو کەسانە بوو کە بیانەوێ پەرە بە تواناکانیان بن و تواناکانیان بەهێز بکەن ئەو کەسانی کە خۆیان توانیان هەیە و بیانەوێ خولیا و تواناکانیان بگەن لەلووتگە ئەوان چی بکەن جوان دەست خۆش بێ یەکەم ڕیفرێشی خۆی بکە یعنی بەو مانایی با بە نمونەیەک دەست پێ بکەم تۆ ئەوە دای بنێ خاوەنی سیارەیەکی سیارەکە لە جۆرێکی باش نییە و کێشەشی دەوروبەرەکەی زان کە کێشی کێشە لە مەکینە لە تایەکانی ئەو شتانە ئەشتەیە بڕۆی بۆ دووهک چەندەها کیلۆمەترە باش ئەو سەفەر بۆ سیارە بکەیت پێ دەڵێن ئەم سیاری تۆی ئەوێ نییە تعدیلاتێکی تیا بکەیت هەر ئەڕۆی لە ڕێ پەکتەکەی وایە دەی بۆ مرۆڤیش هەمان شت ڕاستە ڕیفرێشکردنی خۆی بزانە ئەو ڕێگریە ناخیانە ئەو شتە سلبیانە چیە لە ژیانیا گۆڕانکاری تا بکە بیرە خراپ و ڕەشەکانی کە لە ناو مێشکیا وەکو بارێک وایە بەسەر شانیەوە بەردەوام ئەمانە لە کۆڵ خۆی کاتەوە ئەمەیە وەکو تعدیلاتی سیارەکەی ئەمە ڕیفرێشکردنی ئینسانە ئەمە خاڵی یەکەم کە ئەڵێم ئەبێ بزانێت چی نقطەیەکی سلبی لە ژیانیا هەیە چی سیفەتێکی نەرێنی هەیە کار لەسەر خۆی کا چاپکە چکە ئەمە دواتر لە تەمەنێکە باجی پێەیە کە دوای پەشیمانە بێتەوە بە یەک نەمە ژیان ئەکا یەکی لەوانی تر کاتەکان چۆن ڕێکەخا کاتەکان چۆن ڕێکەخا ئێمە زەرری یەکەم لەوەی کە توانەکان بەکارێنی نازانین کاتەکانمان چۆن بە ڕێک بخەین بۆ نمونە ئێمە 24 ساعتمانەیە کەسێکی سەرکەوتو شەر 24 ساعتی هەیە لە ژیانە ئێمە کاتەکانمە چۆن بەسەربەرین بزانی کەسێک سەرکەوتووە یام نایام لە دوا ڕۆژێ ئابێ بەچی ئەبێ سێری کاتەکانی بزان بەچیەوە خەریکە بزان بەچیەوە بەسەرێ بە چۆر گۆشی کاتمان هەیە یەکەم خێرا و گرنگ یعنی هەر کاتی هادا پێشەوە لە ژیانتە لە 24 ساعتەکە بە پێم چارگۆشە بڕۆی تۆ کەسێکەبی بارەکان و دواتر توانەکانیشو بەکارێنی خێرا و گرنگ چیە تۆ تاقیکردنەوەی کە بەیانی لە پێشە دی یەکەم کار ئەوواکەی باشە تا بەجاریتیانێ بەیانەیە کە تاقیکردنەوەم هەیە باشە یان کەسێک چاوپێکی دنێکی هەیە کار لەسەرەوە کە بەیانی خۆی ئامادەکە بۆ شتا ئەوە خێرا و گرنگە خێرا و خاومان هەیە وەکو چی وەکو فێربوونی زمان مەرجێ بەیانی فێربی وایە جارێ 6 مانگدانی ساڵێدانی بۆ فێربوونی زمانی کینوێ ئەمە پێڵەن چی کەواتە ئەلەمە یەکەم نەبوو هینە بازنەی دووەم خاوەکە ئاکەین ئەوەش تاو بووین هینە سەر چی خاو گرنگ چیە
چوونە دەرەوە باوڵی ڕێست وەرگرتنێکە سەیرانێکە خاو گرنگە بەڵام خاویشە ینی مەرجنیە بڵێ ئێستا چم یان هەفتەکەی دەتوانین بخیتە مانگێکی تر ینی ئەگەر ئەتوانرێت دوا بخێت خاو ناگرنگمانێ بەداخەوە زۆری نەما لە بازناش نەگرنگە نەپێویستە کاسەرێش وەکو بەکارێنانی کاتێکی زۆر لە تۆڕە کۆمەڵاتەکانە بە بێسوود دەی سەیری ئێستا هەموو تەواوی دنیای گرتوێتەوە زۆر زۆر ینی سیرکە سی چوارگۆشەکە بکە بێنە بەرچای خۆت ڕۆژانە کاتر لەکان بازنانە بەسەرەبەی توانە چۆنێتە دەرەوە توانەکانی ئینسان چی هزری چی مێشکی چی جەستەیی ئەبێ بی خروشێنی هۆکاری بێت ئەم جا بەهێز بێ ینی پرۆفیسۆر فرانسیس ئەسکافی ئەڵێ کتێبەکە باسی توانای مێشکەکە ئەڵێ لە بەکاری بێن با لە دەسینێن باشە مامۆستا دلێری یەک پرسیاری ترم ماوە زۆرشم تاو نەکرد بوو کاتمان کەم ماوە ئەمێ شتێکی تر بزانم زۆر جار کەسێک کە لە چەند بوارێکا کارەکان یعنی دەست بۆ هەموو کارێکە بات یاخۆت ئەگەر لە خوێندنەوە شابێ لە باتەوەی کە لە یەک بوارە بڕوات خوێندنەوە بکات هەموو بوارەکان ئەخوێنێتەوە ئەمە لە توانای یان لە بەهێزی ئەو کەسەیە کاتوانێ ئەم بوارانە تاقی بکاتەوانێ یان نازان بۆچی ئەگەڕێتەوە دەستخۆش پێش ئەوە بار ئەو خاڵش بڵم هەیە بۆچی توانەکانی بەکارنایانێ هۆکارێکی زۆر باوە یاسای هەموویان هیچیان هەیە یان ئەڵێ نایکەم یان ئەبێ زۆر مهم بیکەم یانی وەکو وایە من تۆ بینایەکی بیسقاتم لێرە بشانبەی بڵێ ئەتوانی سەرکەی بڵێم بڕوان بەوە نیە لە یەکەم قاتەوە سەرکەوت یەکەم قادرم ئەبێ سەر بکەمە لوتکەکە ئەمە شتێکی مەحاڵە وایە تی ئەمیش بۆ بەهرەکانی وای دەست پێ ناکە ئەڵێ یان لەم ئەچمە سەر لوتکەکە خێرایان لە خوارەوە دەست پێ ناکەم یاسای هەموویان هیچیان لە یەک سەعاتا 5 شتێتە مێشکی ژوورەکەم پاکەوە نامە کات بە فێڕۆدا کتێب بخێنەوە نامەش زۆر گرنگە با بڵێن خۆم ئامادەکەم بە تاقیکردنەوە نامە زۆم گرنگ نییە ساعتەکان ڕۆ سەرێکی فیلمیکی بەسوود کەم نە کاتەکە ساعتەکان ڕۆ 5 لەو دانانی نەکردووە کە باسمان کرد پرسیارەکەی تۆش عەفوو وا باشترە وەکو قسەکە هەیە ئەڵێ لە هەموو شتێ بزانی لە شتێک هەمووی بزانی دەست پێکردن وا باشە مرۆڤ لەو شتێک کە حەزی لێتی کە بواری خۆیەتی و ئاواتێتی خەونی پێوێتی ببێ بەڕقم لەو بوارە وا باشە لەوە هەموو شتێ بزانێت دواتر زۆر ئاسایی لە هەموو بوارەکانی ژیانە بخوێنێتەوە بەڵام تۆ ئەگەر تەرکیزت پەرت کرد لە شتێکە هەوڵنی شتەکانی زۆربەی بزانی هیچ پسپۆڕێکە دەست ناکەوێ پەرتە بێ دەمێ خەریکی گەشە بێدانی دەمێ خەریکی بواری تری دەمێ خەریکی بوارێکی زانستی یعنی ئەمە پەرشە بێ ئەمە کاتێک ئەبێ ئەمە بکرێ کە تۆ لە بوارەکەی خۆتا زۆرترین معلومات کۆ کرد بێت زۆرترین ممارەسە و کرد بێ یان هیچ نەبێ گەیشتوی بۆی کە هەمووی لێ بزانی ئەمجا یان ئەگەر لە هەمان کاتە ئەوە کرد کاتێکی کەم بۆ ئاینتر تەرخامکە زیاتر کاتەکانە بۆ ئەو باری کە خۆت حەزە لێ دەستەکانە خۆشەوە مامۆستا دلێر زۆر سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانە زۆر سپاس بۆ مامۆستا دلێر عومەر ڕاهێنەر لە بواری گەشەپێدانی مرۆیی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستا چینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد لە کفریەوانە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کە ئەمڕۆ ساڵیادی پۆلی شەهیدی یەکێتیە حەیدەر سڵاو لێ بێ بەیانیت باش ئەو چالاکی هیچ چالاکیەک ئەکرێت یاخود ئەو ساڵیادە چۆن بەڕێواچێت بەڵێ سڵاو لە هەموو لایەک ئەمڕۆ یادی پۆلێک شەهیدی سێدارەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 34 ساڵ لەمەوە بەر ڕوحی خۆیان کردە خەڵات بۆ خاک و نیشتیمان و نەتەوە ئەو دیمەنەی پشتەوەم دەیبینیت بەشێک لە کەسوکاری شەهیدانی سێدارەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە ساڵی 1986 دوای گردنیان دوای ئەشکەنجەی و ئازارێکی زۆریان لە زیندانەکانی بەعس دواتر لە سێدارە دران لە بەردەم پەتی سێدارە سرودی خوایە وەتەن ئاواکەی وتەوە هەروەها ئەمڕۆ لە دوای 34 ساڵ لە شەهیدبوونیان هاوڕێ و هاوسەنگەرانن و کەسوکارەکانیان هاتوون لەسەر گۆڕی شەهیدان بەڵێنی وەفا دووپات بکەنەوە هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نازناوی حیزبی شەهیدانی وەرگردووە ئەگەر لایەنەکان یاخود ئەگەر بەشێک لە دیکەی کوردستان و خەباتی سیاسی ڕەنگە شەهیدێک دوو شەهیدە بەڵام یەکێتی خاوەن
دەریایەک لە خوێنی شەهیدانە دیمەنی ئێستای پشتەوەم باشترین بەڵگەیە لەوەی یەکێتی نیشتمانی کوردستان لە ساتە وەختێکدا چەخماخی شۆڕشی لێدا نەیارانی کورد لە بیرانە نەبوو کە یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت هەڵسێتەوە پەیامی کوردایەتی دووبارە بە هەموو نایارانی کورد بدات لەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت لە قۆناغە سەختەکاندا لە قۆناغە هەرە سەختەکاندا چەخماخە شۆڕش لێدا. من بۆ زیاتر قسەکردن دەمەوێت بچمە لای هاوڕێی شەهید عاسی محەممەد حەیدەر و شەهید وەستا فاتیح و شەهید ئەحمەد حەمید دۆشا و شەهید حوسێن مامە ڕەشید کە ئەمانە چوار شەهیدی سێداری یەکێتی نیشتمانی کوردستانن لە ساڵی 1986 شەهید بوون و ڕوحی خۆیان کردە خەڵات بۆ خاکی کوردستان. هەر بۆیە کفری و گەرمیان لانکەی مەفرەسە سەرەتایەکان و هەموو شۆڕشەکان بووە سەرقافەی فیداکاری و خەبات و هەموو ئەو شۆڕشانەی کە دروست بووە لێرە بەشی فیداکاری و بەشی قوربانیدان بەشی شێریان بەرکەوتووە. من دەمە بچمە لای زۆر بەڕێز کاک جەبار حەسەن کاکی یەکێک لە زندانیانی سیاسی هاوڕێی شەهید عاسی محەممەد حەیدەر بێتێرە. تۆ دوای 34 ساڵ لە شەهیدبوونی هاوڕێکت ئەمڕۆ دەبینم هاتووی لەسەر گۆڕی هاوڕێ و هاوسەنگەرانت بەڵێنی وەفات و پات بکەیتەوە. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان. دیارە لە ساڵیادی شەهیدانی پەت و سێدارە سەروی ڕێز و نەوازشت و درود بۆ شەهیدان نیپەت و سێدارە ئێمە دیارە لەلایەن ئەمنی کفریەوە گیرا بووین لە ساڵی 1985 لەبەر ئەوەی دوایی نەکسەی ساڵی 1975 دوای نەمانی ئەو شۆڕشە حکومەتی بەعسی بەتەما بوو کە شوێنەکان داگیر بکات و مەفرەزەکانی ئەبرد بۆ بێلولە و سەرتەک و ئەوانە لەبەر ئەوەی کە بانگی ئەوەی لێدا جارێکی تر بە هیچ شێوەیەک شۆڕش دروست نابێتەوە. هەر لەو کاتەدا یەکێتی نیشتمانی کوردستان چەخماخی ئەوەی لێدا کە هێزەکانی و پێشمەرگەکانی بە شێوەیەکی مەفرەزە سەرەتایەکان لە شوێنەکانە بڵاو کردەوە و ڕێخستنەکانی ناو شاریش بە ئەمەک و بە شێوەیەکی جەربەزانە و چالاکانە توانیان هاوکاری پێشمەرگەکان بکەن و شۆڕش بگەێنە ئەم ساتە وەختە. دیارە ئێمە لەلایەن دیارە ئێمە سەر بە شەبەکەیەکی گەورە بووین سەر بە ڕێخستنەکانی کەرتی ڕێخستنی کفری ئەو کاتە شەهید سێ محەممەد یادی بەخێر مابوو. ئێمە سەر بە ئەوان بووین مەسئولی شانەکەشمان شەهید فاتیح بوو شانەی سەرێکی شەهید شەها بووین. ئەو کاتە ئێمە لەلایەن ئەمنی کفریەوە گیراین لە 5 نۆی 85 لەبەر ئەوەی کە ئێمە ئەوە نەبێ بە شایەت حاڵ و بە شوێن دەستمان دیار بوو چەند چالاکیەکی نەک چەند چالاکیەک بەڵکو وامان کرد کە لە ناو شاری کفریا بەڕاستی حکومت مان هاوردو بووە ئەوە چالاکیەکی زۆرمان لە ناو شاری کفریا کرد مخابن هەر لەلایەن برادێکی خۆمانەوە کە سەر بە لەگەڵ ئێمە بوو چەند چالاکیەکی ئەنجامدا و تەماشای کامێرەکەمان پێی سپاس بە کورتی زۆر سپاس دەکەین لەبەرەوەی میوانی دیکەمان. بەڵێ دوا بدوای ئەوە کە لە ناو شارە ئێمە چالاکیمان هەبوو مخابن لەلایەن هاوڕێیەکی خۆمانەوە کە کوردای من بەڕاستی یعنی خۆخۆر و ئەوانەیە دەستنیشان کراین ئێمە گیراین و ئێمە بە شێوەیەکی فعلی و بە شێوەیەکی ئەوە کە سەر بە ڕێخستنەکان بن کۆمەڵی چەک و تەقەمەنیمان پێگیرا لەو کاتە و دەمانچەیەکی چواردەخوار و کۆمەڵێک ئەومانە پێگیرا دوای ئەوەی کە بۆ ماوەی 6 بکرێ دەمەوێت دواپەیامت زۆر بەپەلە سپاسەکەم. دواپەیامی ئێمە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان داواکارین لە یەکێتی نیشتمانی کوردستان کە حزبێکی بە ئەمەک و بە وەفایە لەبەر خاتری شەهیدەکانی و لەبەر خاتری گەلی کوردستان بتوانێتەوە ئاشتی و ئارامی بەرقەرار بکات و ئێمە لە هاوڕێکانمان کە لە ئێمە لە 9 چواری 85 گیراین لە بۆ ماوەی دوومان لە ئەمنی کفری بووین دواتر براین بۆ ئەمنی عامی بەقا لەوێشەوە براین بۆ ئەبوغرێ بوو برادەرەکان ئێمە لە 24
86 لە سێدارە درات. ڕوحی ئەوان و ئاسوودە تەمەندرێژی بۆ ئێوە سپاس بۆ جەنابەت. دیارە هەر ئەمڕۆ کۆمیتەکانی کفری و ڕاپەڕینیش تاجە گوڵینیان هێناوە لێرە لەسەر مەزاری شەهیدان دایدەنن. کۆمیتەی خوێندکارانی کفریش هاوکاری سەرەکی بووە لە ڕێخستنی مەراسی من دەمێ بچمە لای خوشکی شەهید باجی گوڵزار. جەنابەت بێت ئێرە باسی داستانێکت کرد ئەگەر ئەو بیرەوەریە بۆ باسکەی بە کورتی سپاس دەکەم لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە. زۆر سپاس گەلی کوردستانەکەم، زۆر سپاسی ئەم هاوڕێیانەکەم و هەردوو کۆمیتەی کفری هاوتا ئێمە بینە لە گشت خەموهینێکمانە. زۆر سپاسی. ئەگەر بکرێ باز داستانەکەم سپاس دەکەم. ئەو کاتە لە 85 گیریان ئێمە حەوت کچ بیمان. ئەم حەوت کچە شانەیەک بیمان، شانەکە لە ژێر دەستی عاسی محەممەد حەیدەرا بیمان، عاسی برامە کە تەنەکەی قمبەلە من لە ئیمام محەممەدەوە لە ماڵ شەید فاتیحەوە هەڵم گرت هاوردمە ماڵ خۆمان حەوشێت چۆڵمانبی بەرامبەر ماڵ حەمەشێت لەورە من و عاسی خسمانە ژێر خاک قایمان کرد هەتا ئەو ڕۆژە گیریان وەختێ گیریان دەور ماڵ ئێمە گیرا گشتی ئەمن و سەخبارات هەتا شایەن ئەمنی گۆڕ بە گۆڕ من و ئەغاینەی خۆشمی هەڵسیاتدا لە کارەبا دایکم خۆی داوابانێمەیە دایکمی فڕەدا کە کاتێ وتیان قمبەلەکانمان دۆزیێتەوە ئەوان ڕایان کرد بۆ لای ماڵ حەمەشێت لەیرەوە من و غەینەی خۆشکم ڕامان کرد دەرباز بیمان من چوم بۆ ئیمام محەممەد لە ئیمام محەممەدەوە کامەران برای شەید اسماعیل ڕەش منی برد بۆ گۆبان لە گۆبانەوە ڕام کرد ڕۆین بۆ ئۆمەربل لە ماڵ حەمید حەمەجان مامەوە شەوێ لە ماڵ حەمید حەمەجانەوە ڕۆین بۆ ناو زەنگنە لەسەر ڕەش مامەوە کە ئەو کاتە ئێمە کوردایەتیمانە کرد شانازی یەکەم بە شەید بیان و بە سەیدارەدانیانەوە ئەو کاتە ئێمە کوردایەتیمانە کرد کە کەس نەیەتوانی ناو کورد بێرێ ناو یەکێتی بێرێ عاسی برام کە کاتێ حکم ئەعدامیاندا لە بەغاوە شەیدی وە مام جەلالاوت و وە یەکێتیاوت و وە کورساناوت تا گێ ئەبوو غەریب ئەعدام کردیان زۆر سپاس دەکەم. بەڵێ شەهیدان وەسا فاتیح عاسی محەممەد حەیدەر ئەحمەد حەمید دۆشا و حوسێن مامە ڕەشید ئەمانە پۆلێک شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان و کە لە ساڵی 1986 دوای ئەوەی کە دەگیرێن بۆ ماوەی چەند مانگێک لە زیندانەکانی بەعس ئەشکەنجە و ئازارێکی زۆرە درێن بەڵام ئەمڕۆ ئاڵای کوردستان لە سای خوێنی شەهیدانە لە ناو کوردستان دەشکێتەوە بۆیە جوانترین و باشترین دەستپێک ئەوەیە کە خوێنی شەهیدان بکرێتە هەوێنی ئاشتی و ئازادی و تەبایی و چارەسەرکردنی تەواوی قەیرانەکانی هەرێمی کوردستان و ناوچەکە. سپاس بۆ پەیامێرمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵ مابووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکانت سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی گەلی کووردا دەنوێنین. بەڵێ خۆشویستان لە تەوری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوام بین کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و مانەوە لە ماڵەوە لە ڕووی دەرونیەوە یاخود کاریگەریەکانی لەسەر دەرونی مرۆڤ چی دەبێت بۆ پێیکە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەتا ئێستا و بۆ نزیکەی 40 ڕۆژیش بوو کە هاوڵاتیانی ئەگەر بڵێم کوردستان خۆی تەواوی دنیا کەرەنتینیان کردو لە ماڵەوە ماونەتەوە لە پێناو خۆپاراستنە بەڵام باس لە کوردستانەکەین کە بۆ ماوەی نزیکەی 40 ڕۆژ لە ماڵەوە مانەوانێت لە پێناو پاراستنی خۆیان و پاراستنی هەموو لایەکدا ئەم کاریگەریە دەرونیانی کە لەسەر مرۆڤ یاخود لەسەر تاکی کۆمەلگای کوردی و خێزانەکان دروست بۆ کاریگەریەکان چین و لە هەمان کاتدا چۆن بتوانین چارەسەر بکرێت یاخود چۆن زاڵبین بەسەر ئەو لایەنە دەرونیە نائارەمیەدا و لە هەمان کاتدا باس دەوە دەکەین کە ژیان لە دوای کەرەنتین یاخود ژیان لە دوای ئەوەی کە ئەو ماوەی لە ماڵەوە بووین چۆن بووە یاخود چۆن بتوانین کاتەکانمان ڕێک بخەینەوانێت کە پێشتر لە ماڵەوانێ گۆڕانکاریێکی زۆر بەسەر شێوازی خواردن و خەو و هەموو دابشکردنی کاتەکاندا هاتبوو بۆی کە بۆردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی ئەم ڕۆمیانداری بەڕێز دکتۆر جعفەر عومەرمان کردو کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی دەرونین. دکتۆر گیان سڵاو لێ بێ و بەیانیت باش. سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵ بووین کە لەم بەشەی پرۆگرامەکە لەگەڵ مابووی. دکتۆر ئەگەر سەرەتا بە جارێک بە کورتی باسێک لە کاریگەریە دەرونیەکان بکەین بزای ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە چی کاریگەریەکی دروست کرد و دواتر بازە چارەسەرەکەیکەین. بڵێ سڵاو لە بینەران دەستان خۆش بۆتەوەرەکە خۆی ئێمە ئەتوانین بڵین لە دۆخی ئێستا لە سێ فشارە ژین ئێمە سێسمان لەسەر لەم دۆخە یەکەم ترسی توشبوونمان بە نەخۆشی کۆرۆنا کە ئەوە ترسێکی بەربڵاو و خەڵکێکی زۆر لە ترساژی دووەم مانەوە لە ماڵ و دەرنەچوون لە ماڵەوە کە وەکو سوچنێکی
تایبەتی لێ هاتو ئەمەش فشارێکترە. سێم بێبەشبوونە لە خۆشیەکانی بەهار و چوونە دەرە و گەشت و سەیران. ئەمە بێتە سێ فشار لەسەر ئینسان کە تۆ واد لێکات بە تەکید کاریگەری نەرێنی لەسەر دروستەکە وە کاریگەری نەرێنەکانیشی بەپی کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێ و بەپی ئەو سەرچاوانەی کە بەردەستن کاریگەریەکەشی کەم و زیادەکە ئەوەی کە وای کردووە کەم بێتەوە کاریگەریە سلبیەکانی کەم بێتەوە ئەو بربڵاوی تۆڕی کۆمەڵایەتیەکان و بەردەستی ئینتەرنێتە ئەگە وای کردووە ئەگەر ئینتەرنێت قەتع بکرایە پەیوەندیەکان بە پشڕانایە بە تەواوەتی بەڕاستی باری دەرونی خەڵک نە لەسەر ئاسی سەر ئاسی دنیا بەرەو خراپی ئەچووە ئەم پەیوەندیانە زۆر هاوکار بوو بۆ خەڵکووە لەلایەنێکی تری شەوانی ڕاگەیاندنەکان کە توانیویانە بەشێک لە فەراغی تاکی کوردی پڕ بکەنەوە لەوەی کە چۆن بەسەر فشارەکانیان ئازاڵ بن چۆن بتوان خۆیان بگونجێن لەگەڵم دۆخە کەم بۆتەوە وەگەرنا بەگشتی ئەمە پێوترێ ترسێکی بە کۆمەڵ هەمووی تووشی ئەبێ ینی یەک کەس و دوو کەس نییە بەڵام هەیە بەسەرەن زیاتر بۆ نمونە هەیە هەر خۆی کەسێکە لە ناخیا ترس و قەلەقی هەیە لە نەخۆشیە ترسێ ئەم زیاتر تووشی قەلەقی لە ڕاوکێ بێ هەیە مەسەلەن تووشی تۆقی نەبێ لە کاتی هەواڵەکە بیسە فڵان کەس توش بووە بۆ توش بۆ چۆن توش بوو یا هەواڵێک بە شێوازێک دا ڕێژینەوە بەپەلەکانی خوارەوە دکتۆران زۆر غەڵەتە بەڕاستی هەندێک کەناڵ کە نەک ئەو بەپەلە هەرتان بەزانەوە چەنە تووشە بێ و لە ئەمریکا چێ توش بۆ چەند توش بۆ چەنی کوشتووە یعنی ئەمە چ پێویستەکە تاکی کوردی بەمانە بزانەوە چ پێویستەکە هەن پێویستیمان بمنێەوە ترسێکی زۆر دروستەکە یعنی حاڵەتمان هەیەڵت نەوێراوەسی تەلەڤیزۆن بکەم هەسەی تەلەڤیزۆن بکەم لەبەرەوەی کە ئەو هەواڵانە دابەزێنێ بۆیە خەلەرێک هەبوو لەمایە چەند کەناڵەکەم بابەتیان بۆ شێوە دابەزان ئەوە هیچ هەمووی پەلەی بوو لەوەی سوورەکە دای پسپۆرێکی دەرونی ڕۆلی ڕاگەیاندەکانە بەدڵ بەشێکی لە سەرەتاوە زۆر خراپ بوو کە بە نەزانی کراوە وەندێکی شانەوە کەوتم دابەزانەکە زۆر خراپە هەر کەسێ بیکا بەڕاستی ترس و تۆقینێک دروستەکە بەلی چ پێویستەکە من بزانم لە ئەمریکا لە 600 بوو بە 800,000 و دەوەناز 20,000 و 30,000 کوشت و چ پێویست ئەکە تاکێکی کوردی ئەمە پێویست ناکە داتاکانی کوردستان پێویستەکە بیڵێ بە شێوازی خۆی بیگەنە چونکە گارنی زانیاری و پەیوەندیکردن لەمە هونەرێکە بە ڕاگەیاندکار بیزانێت ئەوە خەلەرێک بوو بەس چۆن بێتۆ ناتوانانی هەواڵ بڵێ دامەبەزە هەواڵە دابەزە کە ڕێژەم ئەمەە زیادی کردو بۆ شێوە بەشێکی بەڵام بەگشتی لەبەرەوەی توانیان کەمێک لە باری دەرونی خەڵک ئارام کەنەوە و هاوکاری خەڵکیان زۆر کردووە ینی ئێستا ئەوەی کە لە کوردستان شتێکی تر ڕوویە من زەم هەموو شێ لایڤم هەیە ینی لایڤکردنەوە بۆ خەڵک و قسەکردن بۆ خەڵک و گوێ لێگرتن کە واکە ئەو خەڵکە مەسەلەن ینی هەر چۆنێک بێ زۆر تەلەفۆنەکەم تۆ هەر چێک بێت هەر باشترەکە قسە ئەکەن خەڵکێکی زۆر ئێستا بەڕاستی لایڤەکەەوە زۆر باشە خەڵکی پسپۆر و کاراسانێکی زۆری کردو بۆ خەڵک واکە وڵی کە گوێ لێ واگن هەست بە ئارامیەکەن باشترە بینەوە ئەو ترس و قەلەقی لەبەرەوە بەڵێ ڕاگەیانیش بە تایبەت لە کۆتایەکانە بەڵە ڕۆڵی باشی هەبوو کە توانیان مەسەلەن هەندێک کەناڵ هەندێک پرسیاری خەڵک کە گشتیە جوابی بنەوە ترس و ڕاوکەکە کەمکەنەوە و زانیاری دروست بن لەسەر ئەم نەخۆشیە و خۆپارێزەکان بە دروستی بێ بەڵام هەموو دوولانەکەی تێ بەڵام لە کۆتایەکانە بە تاکید سەرەتا زۆر خراپ بوو بەس ئێستا زۆر باشە بە تایبەت میدیاراوە دکتۆر تۆڕە کۆمەڵایەتەکانی سوود و گرنگی خۆی هەبوو لەم کاتەیە باشە دکتۆر بۆ پێی کە بە ڕێزە پسپۆرێکی دەرونی بێگومان لەم ماوەی کەرەنتینە و ڕەنگە بە ئێستا شەوانەیە هاوڵاتیان زۆر پەیوەندیان بەڕێستەوە کرد بێ ئەگەر بە کۆمنت بێ لە کاتی لایڤەکانتە یاخود بە پەیوەندی تەلەفۆنی بێ زۆرترین ئەو کێشە دەرونیانە یاخود ئەو کێشانی کە هاوڵاتیان ڕوبەڕووی بەڕێستیان کردوێتەوە بۆ تۆیان باس کردو چی بوون؟ بەڵێ ئەمە هەر لە ڕێگەی تەلەفۆن پەیوەندی تەلەفۆنی و تەلەفۆنماندانا بۆ ئەوی چونکە نەخۆشێکی زۆرمان هەیە ینی هەر پێویستی پێ ڕێنمایی بکەینەوە چۆن ڕۆمانێک و 10 ڕۆژە ئێمە کلینیکەکانمان داخستەوە هیچ یادەیەک نییەوە نەخۆشیش پێویستی پێێتی زۆربەی مۆعیدی هەو بۆ چەند کەس ماویدێ بۆ ئەو تامان نەخست و پەیوەندەکانمان هەرماوە خەڵک تەلەفۆنی کردەوە لە ڕێی پیجیشە وەڵاممان ناوەتەوە بە پرسیار زۆری حاڵەتەکان لە چەند تەوەرێکە خۆی بینێتەوە بەشیشان ئەوەی کە پەیوەندی بێمەوەکە زیاتر ئەوانن کە نەخۆش بوون و چی بکەین دوای ئەمە ڕێنمای مەکردن دەرمانەکان بەردەوام بن لەسەریەوە باشتیشە بەردەوام بن ئەو نەخۆشانش کە ئێستا گویان لە منە هەر کەسە نەخۆش هەردوو پزیشکەکە باجە لەسەر دەرمانەکانی خۆی بەردەوام تا پزیشکەکەی بینێ بەشیشان ئەوانەوە زۆرینن ئەوانە بەشێکیشیان ئەوانن کە لەم گرفتانێکی ئێستا بڵێن توش بوون زیاتر تووشی تۆقین بوون تۆقین ینی حاڵەتێکی دەرونیە کە مرۆڤ کۆمەڵێک نیشانەی ترس بەیەکەوە وروژمی بۆیێنێ و ڕووی تیەکە و ترسێکی بۆ دروستەکە کە گیان لە دەست بە بمرێ یا مێشکی لە دەست بە مەسەرەن تەنگە نەفەسە بە یا سەری گوێژە بە یا سەریە ئەتەزێ لە ناکاو ئێستا ئەمرم ڕۆحم دەرەچێ ئەمرم هەستێکی زۆر ناخۆشەوە ساتێکی کەمە خەیانە بەبێ حاڵەتەکانە گۆڕێت جاری وا هەیە
لا چەند سانیەک بێجاری وگاتە داقەجاری تا دە داقەشەوە هەیە درێژتر خیان بەپی جۆری حاڵەتەکە ئەمە بربڵاوترینیان بۆ ینی پێڵین تۆقین بربڵاوترین حاڵەتەکە تووشی خەڵک بووە دوای ئەوە ترسە لە توشبوون بە نەخۆشی ینی ترس فۆبیایە ئەڵێ دەرچەند زێرەکان تووشی نەخۆشیشی تر ئەم کۆرۆنایان نەگرتە بێ ئەم دوو حاڵەتە بربڵاوترین جۆرەکانیانن کە خەڵک تووشیانە بێواتە زیاتر خەڵک تووشی قەلەقی و دڵە ڕاوکەیە بێت دکتۆر ئەم قەلەقی و دڵە ڕاوکێ یاخود ئەم ترس و تۆقینە درێژخایەن ئەبێت یاخود لە دوای نەمانی ئەم ڤایرۆسی کۆرۆنا یاخود لە دوای کۆنتڕۆڵکردنی چارەسەر ئەبێت ئەمانە پێیان بەدۆخەکەەوە هەیە پێیان بم دۆخەوە هەیە لەبەر هەر شتێک پێیاندی بە دۆخ و کارەساتەکەەوە هەبێ ئەگەری باش بوون واتە هۆکاری هەبوو هەر گرفتشی دەرونی ئەگەری باشبوونی زیاتر و زووترە بەدڵنیاییەوە ئەوەی کە هەر هەستی بە قەلەقی کردو و ڕاکیەکی کەمە بە ئاسانی لە دوای ناتوانیم لەم دوای 2 ڕۆژ بەڵام دوای کەرەنتین کە نەما و کە خەڵک بردەوردە چۆ ژیانی ئاسایی خۆی بە مدەیەکی کەم لەوای مانگێک 2 مانگە کاتوانە خۆی بگونجێنێ و بارودۆخی هەر درێژەکەی لاوەچە لە 6 مانگە بە ئاسانی دۆخی ئاسایی دەرونی خۆی وەربگرێتەوە بەڵام ئەوانەش کە تووشی گرفتی دەرون بۆ بە نەخۆشی دائەندرن ینی وەکو ئەمە پیاڵێن نەخۆش کەوتون بەهۆی حاڵەتەکەەوە سوتۆقینەکە زۆرە ئەوان تۆزە کاتی زیاتریان لەواچێ بێ و لەواچە پێویستکە سەردانی سپۆری دەرونیکن بۆی کە ڕێنماییان کە یا هەندێک جار چارەسەریان پێ بە ئەوان شتیە بەڕێن و دەرەنجامی چاکبوونەوەیان زۆر باشە بێ بەڵام گرنگە بزان پەلە نەکەن لەوەی کە مەسەن دوای کەرەنتینیش نەماوەڵە هەر دڵم توندە و هەر بێ تااقەتم هەر قەلەقم کاتی ئەوێ تا ئینسان ساڕەژە بێت کاتە هەمویان پێویست ناکا بچنە لای پزیشکی پسپۆڕ و ڕێنمایی وەرگرن نەخێر زۆرینەی بە تێپەڕبوونی کات چاکە زۆرینەیان بە تێپەڕبوون کە زۆرینەی خەڵک تووشی قەلەق لە ڕاوکێ بووە بەشێکی زۆر هەر کە دەرگا کرایەوە ئێستا کە بازاڕ و دوکان و شت دەکرێتەوە بۆ خۆی ساڕێژە بێ و باشە بێ بەشێکیشی کاتی زیاتر ئەوێ هەر لە ترساژی مەسەلەن لە شوێنی کارەکەی دەستکەش لە دەستکاتە مانگی پێواژە ترسێ پەیوەندیەکە یەتە ماڵۆچێکی خۆیەکاتەوە وردە ئەم قەلەقی هەر هەیە مەسەلەن ترسێکە هەواڵەگە بیستێ ترسێکی بووسێ بەڵام ئەوەی کە زۆر گەڵی خراپە بێ ئەوەی کە پێویستی بە خۆی هەست بە خۆیەکە ینی ئەو مرۆڤاستەکە زۆر لە دڵاوکەی ئازی بێت تااقەتە خەبی تێک چوو خواردنی تێک چووە پاشماوەیەک شتەوەی کە دەوام و هەموو شتێکراوەوە ئەم هەر بێت تااقەتە باشتر ئەمانە سەردام بکەن بۆی زوو عیلاج چارەسەر وەربگرن ئەگەر پێویستی کە لاوەچ چارەسەرەکە قسەیەک بێ ڕێنماییەک بێ پێ بدرێ باشە دکتۆر بۆ ئەو کەسانەی کە زیاد لە حەد خۆپارێزیەکەن یاخود ئەگەر بڵێم لە بەکارهێنانی مادە پاکەرەوەکانە زیادە ڕۆیەکەن بۆ ئەم دۆخەی ئێستا ئاساییە لە ڕووی دەرونیەوە ئێستا ئاساییە بەڵام لە دوای ئێستا ئەگونجە زیاد ببێ هەندێک ئەوانەی کە واسواسی لە ناو کرۆمۆسۆمەکانیانە هەیە لە جسمیانە هەبووە یان کەسێتی واسواس بوون ئەگونجە لە دوای ئەمە تووشی نەخۆشی واسواسی ببن ئەوە شەر باشترە بێ بەڵام لە ئێستا ئاساییە تەوان تۆ گە دەست زۆر بشۆیتەوە بەڵام بە شەرتێک دەست تۆ لە ماڵەوە لەگەڵ خەڵخێزانی خۆتای دەستی بشۆیتەوە لەبەرەوەی توش نەبێ و غەڵەتە یعنیەوە دیارە واسواسە بەس ئەگە چوو بێتە دەرەوەیەتە ماڵەوە دەستی پاکەکاتەوە جوانەی شووە زۆر طبیعیەوە گوتم ئەندێک واسواسیش زیاکە تاکیدین دوایەم و کەرەنتینە ئەم واسواسی زیاکە لەبەرەوەی خەڵکێکی زۆر زیاد لە پێویست دەستی خۆیشەوە و پێویستیشە دەستشوی بەتایبەت ئەوانەی کە ئەچنە دەرەوە بەڵە واسواسی زیاکات و هەندێک کەس تووشی نەخۆشی واسواسیە بێ کە ئەوەش ئەتوانن هەندێکیان باشترە بن بە دوای ئەم دۆخەتەوە بێ هەندێکیش داواچە پێویستی بە چارەسەر بێ باشە دکتۆر کاتی مانەوە لە ماڵەوە یاخود بڵین کاتی کەرەنتین هەمیشە باز لەلایەنە سلبیەکان یا بڵێ باز لەلایەنە نەرێنیەکان یەکرا کە کاریگەری دەرونی هەبوو ئەکرێت بڵین لایەنی ئەرێنیشی هەبووە بەدڵنیایەوە لە هەنی ئەرێنیشی هەبووە بۆ کەسانی کە توانیویانە خوان بگونجێنن و بتوان ئەو هەلە بخۆزنەوە بۆ زۆرێک لە خەڵکی کە بەڕاستی جێگەی دڵخۆشیە کۆمەڵگەی کوردی وردە بەرەو پێشەوە چەوە تاکانی کوردی باشن لا چڕۆیەک و ئیسفادە و سوودی هەبوو بە شەرتێک توانرابێ ئەمە بقۆزرێتەوە مەگوتم ئێمە ناتوان ئیش لەسەر ئەمانە بکەین ئەمە یەکەم ئەزمونە جیهان بەخۆیەوە بینە کوردستان یەکەم شت کاڵێن ئەرێنی ئەویش ئەوەیە زیاتر وەکوەوەی کە مەسەلەن پیاوەکەوتی وڵی منم ژنەی چاکە تا ئەسەوانم ناسیوە بۆ چونکە ئەمانە تێکەڵی نەبوو ئەمانە پەیوەندی لەگەڵا دروست نەکردووە بۆیە پەیوەندی خێزانەکان تۆکمە خێزانی تایبەتی تۆکمەترە بێ باوک لەگەڵ مناڵە پەیوەندی بەهێزترە بێ مناڵ لەگەڵ باوک و دایکە دایک و باوک بەیەکەوانێ کێشەکانی زیاتر لێتر تێکن بەڕاستی لەم ڕووە خێزانیەکەنە کۆمەڵایەتی ڕۆ خێزانەکە زیاتر لێکتێگەیشن ڕووەدا ئەمە خاڵێکی گرنگ بوو دوو هەندێکی کەسی تر توانیوان ئەم هەلە بقۆزنەوە بەڕاستی بۆ کۆمەڵێک بابەتی خۆپێگەاندن و خۆ مەشغوڵکردن بە کۆمەڵە کۆرسی ئۆنلاین و خوێندنەوە و پەیوەندیەکان و چۆن بتوانێت گەشە بە خۆی با زمان و زۆر کەس لەمانە هەیە بەتایبەت لە توێژی گەنجان و ئەوەی کە مەسەلەن قوتابی زانکۆیە چەندین کۆرسەیە چەندین عنی هەم بەردەوام یعنی ئەبینی خەڵکێکی زۆرم کۆرسانە وەرەگرێ و لەگەڵیشە هەیە پلانی دانەوە لە مودەیە ئەخوێنێتەوە
ینی لەم ڕوانەوە بەڵێ ئیسفادەی هەبووە کەنەتین زۆری ئیسفادەی هەبووە بەڵام بە تەکیدیش لایەنەکەی زیاتر قێلانی کە زیانەکانی زیانی شخصیەکانە کە قەلەق و دڕاوکە بۆ ئینسان دروستەکە و لایەنە مادیەکەیەتی کە مرۆڤ لە ماڵەوە بێت و بژەیی بۆ دابین نەکرێت ئەوەش تەسیرەکاتە سەر دەرونی مرۆڤەکە بۆیە ئیسفادەیشی هەبووە و بەتایبەت وەکو لایەنە پێگەیاندن و خودیەکە و لایەنە خێزانیەکە ئەم دوولایەنە بەتایبەت گەشەی باشی کە دۆخەڵکی زۆر توانێت سوودی لێ ببینێ بەتایبەتش کە لەم دۆخە دائیرە و شت نەبووە کارەبا باش بۆ خەڵکەوەش ئیسفادەی هەبوو. باشە دکتۆر ئەگەر باسێکی باز لە چارەسەرەکان بکەین هەرچەند پێشتر بەش باس لە چارەسەرەکان کە هیچ شتێک ماوە لەسەر چارەسەرەکان ئاماژەت پێ نەکرد بێت وەکو چارەسەر بۆ دوای ئەم کەرەنتینە بۆ ئەم دۆخە باشترین شتەوەیە یەکەم ئێمە پەلە نەکەین لەم پرۆسەیە بڵێن یەکسەرە وەز وەڵاهی من چاک نەبووم و بەخوا چاک نابوومەوە دووەمیان دڵنیای بەخۆمان بین کە ئەمە حاڵەتێکی تێپەڕیەوە و نەخۆشیە کە ڕووکردوتە هەموو جیهان و ئێستا ئاسانترە لە پێش و بەڕاستی ئێستا لە پێش 2 مانگ زۆری فەرقە تا 2 مانگە خەڵکێکی زۆر خەریکیەوەیە کە چارەسەر بۆ ئەم نەخۆشی بدۆزرێتەوە ئامادەکاری کراوە بەرەو پێشەوە چووە لەبەرەوە ترس و دڕاوکی ناپێست ناکە خۆی قەلەقکە پاشان بۆ چوونەوە سەر ژیانی ئاسایی خۆی یەکەم شت پێویستەکە ژیانی ڕۆتینەتی ژیانی خۆی ئاسایی کاتەوە کاتی خەوتن و هەستان لە خەو و خۆشۆردن و پاک و تەمیزی و پەیوەندیەکانی ناو خێزان و پێویستەکە تۆزێک ئامانە ئینسان ڕێکی کاتەوە خۆی ڕێکاتەوە پێش ئەوەی کە بەتابەت ئەم 2 ڕۆژە چونکە احتیمالە هەفتەی داهاتوویشان دەورە ئاسایی بێتەوە لە کوردستانەوە خەڵکی چۆ سەر دۆخی ئاسایی خۆی ئەمە بەو شێوە بەشێکی تری ئەوەیە ڕاستە و خۆ دوای ئەم دۆخە یەکسەر ئەو تێکەڵێ دروست نەبێت تێکەڵێکی لە ناکاو کە قارەبووی هەموو ئەو 40 ڕۆژ و 50 ڕۆژی ناو ماڵەوە بکرێتەوە چۆن بێت باشتر لەسەر خۆ بێت لە هەموو ڕووەکانەوە مەسەلەن لە پەیوەندی لە دائیرە کاچێتەوە بۆ فەرمانگەکەی خۆی لە پەیوەندی خێزانیەکانی کاتە سەردانەکە من خۆم پزیشکم ئەشتوانم بچمە دەرەوە بەڵام من نەچوم سەردانی دایکم نەکردو لەبەرەوەی کە تووشی نەکەم بڕێنمایەکان جێبەجێکم بەڕاستی یعنی ئەوە ناگەین یەکسەر منیژێتە تەواو کرایەوە هەموو بڕاکەین کۆبینەوە لە ماڵێکا و حەقی خۆشەتی بیبینێ بەڵام کە بینەکەی بینی هەوڵ با لە ئێستا لەم سەرەتایە تاوەکو بە دڵنیا ئەبینەوە کە نم نەخۆشی تەواو بەشکم بنەم بڕبێ لە کۆمەڵگای ئێمە ینی پەیوەندیەکان زۆر بە خێرایی نەبن لەسەر خۆ بە سەردان بکرێ سەردانی کاتی کەم بێەوە پێیوە تێکەڵێکی زۆرتون نەبێ ئیتریشن کە پەرامار یەک نەدرێتتر ماچ نەکەن ئەم پەیوەندیانە هێندە بەهێز نەبێت چونکە 2 ڕۆژێکتر نبینن باش بەیەکەکەن باشترە نم سەرەتای ئەمانم تێکەڵی شتانە نەبێ و بە دڵنیاییشەوە ئاینی خەڵکەکە خۆی گونجێنێ لەگەڵیا چونکە کۆمەڵگەی کوردی دۆخی لە من ناخۆشتری تێپەڕاندوەوە تاکی کورد لە من ناڕەحەتتر تێپەڕاندووە ئێمە بە چەندین گرفت و کارەساتی گەورەترا تێپەڕێوین کە وای کردووە لە ناو تاژی کورد تایبەتمەندی چیە بە تایبەتمەندی نەرمونیانیی تا ڕادەیەک تیا خۆی بگونجێنێ لەبەرەوە شتوانی خۆمان بگونجێنی و ئەچینە سەر دۆخی ئاسایی خۆمان هەندێک کەسیش ئەگەزانی هەر چاک نابێ هەر زۆر بێتاقەتە هەر ناڕەحەتە بە تایبەت ئەوانەی کە نزیکیان بەرکەوتەی ئەم حاڵ نەخۆشیە بووە یان نەوانەی کە خۆیان تووشی تۆقین و ترس و دڕاوکێکی زۆر بوون باشترە سەردانێکی پزیشک بکەن بۆ هۆی کە ڕێنمایان پێبیان چارەسەریشان پێبە بە زووترین کات باش ببنەوە. باشە دکتۆر ڕاهاتن چه ڕۆڵێکی هەیە لەم بارودۆخە زۆر جارەڵێ ئەڵێن سروشتی مرۆڤ وایە کە ئەگەر هەر بارودۆخێکی بەسرا بێ گەر بارودۆخەکە بەردەوام بێ ڕایەت لەگەڵیا ئەو کاتە ترس و قەلەقەکەی تا ڕادەیەک ئاساییە بێتەوە دڵنیایی ئەو ترس و قەلەقە ئێستا هەیە لە سەرەتاوە زۆر بوو ئێستا خەڵک تەواو گونجاوە لەگەڵیا سە خەڵک هەر زۆر شتەکە بە سادە و ساکارترە یگرێ بەس لە سەرەتا کە تۆ هەواڵێکی ناخۆشە پێیەگا ینی لە شڵژانێکی زۆر بەڵە شوکە بیت و ناڕەحەتی زۆرە بەڵام وردە جسمت ڕادێ بەم هەواڵانە پێشتەگەر بیان وتای لە سلێمانی 5 کەیس تشخیص کراوە دەستنیشان کراوە خەڵک زۆر ئێستا کاڵە 10 و 20 و 30 و 40 و هەستەکە زۆر ئەوە نییە بۆ چونکە ڕاهاتوە لەگەڵ دۆخەکە ئەوە ڕێژەکە تێگەیشتوە بۆیە بەشێکی پەیوەندی هەیە بە هزری ئینسانەکەەوە هزری مرۆڤەکەەوە و پەیوەندی هەیە بە چاڕوان کراویەوە ینی ئایم ڕووداوە چەنە چاڕوان کراوە و چەنە دەتوانم کۆنتترۆلیکەم بۆیە مێسە دڵنیای نتوانین تا ڕادەیە بڕ کۆنتترۆلە چین ئەزانین ئێمە پێشبینی ئەماکەین کە چێت توشە بچێت توش نابێت لە ماڵەوە توش نابین و ئەزانی بیرکردنەوەکانی ئینسان بیکردنەوە خۆی گۆڕێ بۆیە بە زانیاری بیرکردنەوە دەگۆڕێ کە هەوە زانیاریت پێدرێ لەبەرەوە بەڵێ بە دڵنیایی ئێستا زۆر باشتر ئینسان خۆی گونجاندووە و نیشانە و کاردانەوەکانی زۆر کەمترە لە پێشووە لە چاومانگێک لەمەوە پێشە ئێستا خەڵکی زۆر باشترە توان خۆیان بگونجێن. دکتۆر ژیان لە دوای کەرەنتینە بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە پێویستە هاوڵاتیان کاتەکانی خۆیان ڕێککەنەوانێ خەو خواردنیان ڕێککەنەوانێ وەکو پێشووتر ئەمە بۆ گەورەکان ئەی بۆ مناڵەکان
پێویستە چی بکریان دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن لە دوای کەرەنتینە و جیاوازەکان لەگەڵ کاتی کەرەنتین بۆ مناڵ تۆزێک ناڕەحەتە بەڕاستی بەتایبەت کە ماوەی چەندێکە وەکو هاوین هیچ قوتابخانە و شت نەماوە بەشێکی ئەرکەکەت لەسەر دایک و باوکە بەشێکێتەوە سەر بەڕاستی خوێندنگاکان کە ئەمە گرنگە لە سەرەتای داوامکردنەوە یەکسەر ڕاستەخۆ دەست نەکرێتەوە بە خوێندنێکی قورس و تون چونکە بەشێک لە خوێندکاران بەشێکی زۆر لە زانێرەکانیان لە بیر چۆتەوە یان پێویستیان بۆ بیریان بخرێتەوە بۆیە وەکو سەرەتای داوام بێت داوام دەست پێ بکاتەوە وەکو یەکەم ڕۆژکردنەوەی خوێندنگاکان بۆ شەوە داوام دەست پێ بکرێتەوە ڕاجعی و بەشانە بکرێتەوە ئەمە چونکە بارسووکیە لەسەری و نابێ مامۆستا و خوێندنگە زەخت لە قوتابی بکە کاتێکە بێت بەیانیە خەواڵ و باوێشکەدا چونکە بەڕاستی ئەم خەتای ئەو نێدایک باوکشی درەنگ خەوتونە مش درەنگ خەوتووە فێر بۆ ڕاهاتووە هەرچەندە ئەم دوای ئەم کەرەنتینە ژێمە کەرەنتینەشکەی ڕەمەزانمان بۆ دروستە بێتەوە و ڕەمەزان بۆ خۆی هەر خەڵک فێر بۆ تا پاشەو ناکەوێ کە ئەوش غەڵەتێکی ترە ئێمە لە کۆمەلگا فێری بووین ئەمە وەکو خانەوادە باشتر شتەوەی لە ئێستاوە یعنی دەست پێ بکات دایک و باوک چونکە احتیمالە مانگی 5 داوام بکرێتەوە قوتابخانە ئەگەر داوامی قوتابخانە بکرێتەوە 2-5 لە ئێستاوە بێ مناڵەکان ڕابێنە شەوانە لە کاتی خۆیان بچنە سەر جێگاوە بەیانیان خەبەریان کەنەوە بۆ مەسەلەی پاک و تەمیزیان تەنانەت ئەگەر ئەزانن ئەتوانن پێویستەکە ئەگەر دڵنیایی هەیە بۆ خوێندن لە 2-5 باشترە وردە هەندێک منهەجشتیان بێنەوە بەردەست بۆی تۆزێک لەگەڵ خوێندنیش ڕابێنەوە ئەو ئامێر ئەلکترۆنیک کە زۆر بەکارێن هێناوایتر وردە کەمیکەنەوە یارمەتی مناڵەکان بن بۆ مەسەلەن بۆی زیاتر بەڕاستی خۆیان بگونجێن لەگەڵم دۆخە ئایا بخوایان لەگەڵ یانە ئەچنە دەرەوە بچوونە دەرەوە مەسەلەن بە هەر شێوازێک مناڵم بەرکەوتن زۆر بەڵام پێویستە کاپیان بەنە دەرەوە تۆسێکتەرەوە ببینن تا چاویان قەرەبووی کاتی کەرەنتینیان بۆ تا ڕادەیەکی کەم بە دڵنیایی پێویستەکە قەرەبووی چاو بگرێتەوە مانی دەم و چاو و کەش و هەواکە بکرێتەوە زۆر جاڵان هیچ نەهار بچۆ بەرهەوا بووی خۆرەکە لێو با تۆزە ڤیتامین دی بتوێنیتەوە ئەنی مناڵەکان بەرنە دەرەوە تۆزێک تێکەڵیان بۆ دروستکەنەوە داوردە و دەبژیانە ئاسایەکە دەست پێ بکاتەوە هەستی پێ بکەنەوە ئەمە بە قۆناغبەندیەکرێ وەگوتم بەشێکی لەسەر خانەوادەیە بەشێکیشی لەسەر قوتابخانە و خوێندن باشە دکتۆر ئەمە بۆ ئەو مناڵانەی کە لە خوێندنگەن و بڵێ خوێندکارن ئەی بۆ مناڵانی کە تەمەنیان بچووکە بۆ منە 2 ساڵ تا 5 ساڵ ڕەنگە ڕۆژانی پێش کەرەنتینە چوو بێتنە دەرەوانەی یاریان کرد بێت بۆ دوای کەرەنتینە دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ مناڵانەیە بکەن بە هەمان شێوە باشترە مناڵەکان وگوتم برێنە دەرەوە ئێستا برنە دەرەوە لەبەرەوەی پێویستمان بە دووری کۆمەڵایەتی هێو نابێت کۆنتاکت و بەرکەوتنی تو زۆر هەبێ باشترەکە خۆیان لەگەڵ یانە بچنە دەرەوە و خۆیان بیان بن بۆ شوێنی یاریکردنەکان بۆ گەڕان چونکە گرنگە دووردە دەرەوە ببینن تا ئەو کاتی وگوتم ئێمە ئەزاندرێ ئەڵێن کاکەتر مەترسیەکە زۆر کەم بۆ تۆ خەڵک دەتوانێت پەیوەندی دروستکاتەوە چونکە مناڵ مەترسیدارە مناڵکو گەورە نیە مناڵەچێتە شوێنی یاری دەستە بە بۆ دەم و چاو بۆ هەموو شتێکە بە ئەگە یەک مناڵ توش بێتوان هەمووی توشکە لەبەرەوە پەیوەند تا ئەو ساتی ئێمە دڵنیاییمان بۆ دێکە ئەزان کەمتر بۆتەوە ئەتوانین مناڵەکان بنێنە ناو کۆڵانەوە باش بەڵام پێویستەکە دایک بۆ خۆیان لەگەڵ یان نابن بۆ دایک و باوک پێویستەکە خەویان ڕێککەنەوە زۆر مهمە خەو خواردن زۆر دوشتی زۆر گرنگن بۆ ئینسان و مەسەلەی چارەکی ڕۆتینیەکانە مناڵ مەشغوڵ کرێ بە کۆمەڵە شتەوە کە سوودبەخشە سوودی پێگەێنە وەکو وێنە کێشانە وەکو خوێندنەوەیە وەکو گوێگرتنە لە هەندێک فیلم و سێکردنە فیلم کارتۆن کە ئیسفادەی تربەوی پەروەردەیی لەیەکە بۆ ئەوانە باشتر هانی ئەوانە بدرێ زیاتر ئەمە هەرە بوو وا بواە بەس ئێمە ئامێرەکترۆنەکان دوور بخرێنەوە لە مناڵ چونکە بەڕاستی زیانی گەورەیان پێگەێنێ هەموو جۆرە ئامێر ئەلکترۆنیەکان زیانی هەیە بۆ مناڵان ویان لەکە کە زیاتر هۆگری بنەوە و دەردەش قورسە بێتەوە لەسەر دایک و باوک. بەڵێ باشە دکتۆر دواڕێنمایی بەڕێزت بە تایبەت بۆ ئەگەر باسێک لە خوێندکارانی پۆلی 12 بکەین چونکە ڕەنگە بڵێم کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا بۆوان دوولایەنە بێ ئەم لەلایەکانە ترسیان لە ڤایرۆسی کۆرۆنا هەیە کە توش ببن لەلایەکەوە ترسیان لەوە هەیە کە خوێندنەکەیان بەفی ڕۆ بڕوات. بەڵێ ئەمە ئەزمونێکی دووبارەیە لە کوردستانە کە بەم شێوە ڕووبا من خۆم 2003 خوێندکاری پۆلی 12 بووم ساڵی 2006 لە عێراق ڕژەمی عێراق ڕوو خوێندرا من بیرمە 20 ڕۆژ زیاتر دەوام و خوێندن دواکەوە تاقیکردنەوەکانی ئێمە لە یەکەم ڕۆژی وەرزی بە هاوی نابوو کە 26 بوو لەبەرەوە تێشمان پەڕان و ڕۆیشتیش و ئاسایی ژوەرمانگرت بەڵام هەرچەند نەفەوتا نە هیچ فەوتا نەخێر نەفەوتا 20 ڕۆژی ڕێک دواکەوە ڕێک 26 یەکەم ئیمتیحانێکم تاقیکردنەوەمان ئەنجاماوە بۆیە لەبەرەوە جێگەی مەترسی ئەوە نییە کە ساڵێکیان فۆتێەوە نافۆتێ و تەنانەت هەندێک هەواڵ هەیە کە کاراسانیشیان بۆ بکرێت بۆ من هەندێک منهەج کە داخڵ نەکرێت بۆیان بۆ چەند بەشێک لە هەندێک لە منهەجەکانە باشترە خۆیان بەوە مەشغوڵ نەکەن داخڵ بوو داخڵ چونکە من خوێندن ناوە
ڕاستە چکە زۆرینەی خوێندراوە زۆرینەی منهج و زۆرینەی داوامەکان کرا وەرزیەکەم خۆش خەڵک زۆر خوێندی داوام کرانی لەبەرەوە یەکەم خوان دڵنیاکەنەوە کە ئیمتیحانەکرێ و چەند کەسێ پەیوەندیەکە بەڕاستی سارد بۆتەوە ڕاستەکە بەڵام پێویست ناکە مەسەرەن دوو دڵ بێ لەوەی کە ئیمتیحان هەرەکرێ و وردە وردە خوانمانوکەن بەعکسەوە پێم وایە ئەمە فرسەتێکی زۆر باش بوو بۆ ئەوان و بە تایبەت ئێستا کە کەناڵی تایبەت کراوە و کەناڵی کراوە بەس پەروەردەی بەس بۆ وانەکانیان بۆ شەرحەکە یعنی ئەوانانە گوێ لێ بگرنەوە و گوتم ئێستا بڕۆ یوتیوب کەرە پڕە لە کەناڵ و پڕ لە بابەت بۆ شەرحەکە مامۆسای خۆی عەزێتەدا شەرحیەکە خۆی بخۆیان مەشغوڵکەن بە خوێندنەکەەوە فرسەتە بە بڕایم ئەمە فرسەتێک بووە بۆ ئەوان کە ئەتوانن تیا سەرکەوتوو بن و گوتم ئەزمونێکی پێشوەختیشمان هەیە و ژیانیش ئاسایی بۆتەوە و ئەوانیش بە هەمان شێوە تێبڕێنن بە باشتیش لەواچێ بۆیان تێپەڕبێت چونکە و دۆخی ئێستا لەگەڵ 2023 حەڤە ساڵ زۆرەوە تەمەنێکە فەرقی هەیە ئەوان لەو کاتای هەمویان لەواچە تازە لەدایکبووی تازە بووبن کە ئەو دۆخە هاتۆ لەبەرەوە ئەگونجێ خوانی لەگەڵ ئاگونجێن باشتر شتەوە سارد نەبنەوە بەردەوام بن لەسەر خوێندنەکەیان کەی وتیان تاقیکردنەوەی بچێتە تاقیکردنەوەی خۆیەوە. دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ سەرجەم زانیاری و ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی بە ئومێدیەوەی کە تەواوی هاوڵاتیان و خوێندکاران گوێبیستی وتەکانی دکتۆر ببێتن بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پەیامنێرمان هونەر ڕەسوڵ کە بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە هونەر سڵاو لێ بێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری ڕانیەوە بە ئێوە بە بینەران بڵێیت و دۆخی شاری ڕانیە چۆنە؟ سلااوان لەبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان چەند ڕۆژێکە لە سنووری ئیداری ڕاپەڕین هەنگاوەکانی دەستپێکردنەوەی ژیانی ئاسایی گیراوەتە بەر و بەشێکی ئەو ڕێکارانەی کە لە چەند هەفتەی ڕابردوودا زۆر تون بوون ڕێکارەکان سوکراون بە ئامانجیەوەی کە هاوڵاتیان هێدی بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان بەڵام ئاسایی بوونەوەی ژیان لە دەڤەری ڕاپەڕین لە چوارچێوەی ڕێنمایە تەندروستیەکاندایە ئەین دەبێ هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن من لەسەر هەنگاوەکان و ئاسایی بوونەوەی دۆخ و ژیان و گوزرانی هاوڵاتیان و هاوڵاتیان دەبێت چی بکەن میوانێکی پەڕێزم لە کاک حەسەن ئەحمەد کە پسپۆڕی خۆپاراستنە گفتوگۆی لەگەڵتا ئەنجام دەدەم کاک حەسەن ئەم کاتت باش سڵاو دێبێ ئەگەر پێمان بڵێ کاک حەسەن سەرەتا خەڵک دەچێتە بازار قەرەباڵغی هەیە لە سنووری ئیداری ڕاپەڕین چۆن بچین؟ سەرەتا بنای خۆی گەورە سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان سوپاس بۆ دەرفەتە جارێکیکە پێم خۆشە بۆ گەلی کوردستان شتێک بڵێم دیارە لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی داعش کەناڵی گەلی کوردستان بە کەناڵی پێشمەرگە ناسرا بوو بۆ ئێمە لە جەنگی دژی کۆڕۆنا گەلی کوردستان بوو بە کەناڵی خۆپاراستن سوپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت دیارە ئەو هەنگاوە و قۆناغانەی کە لە سەرەتادا ڕێکارەکان بۆ مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا گیرایە بەر قۆناغ بە قۆناغ ئێمە هەوڵمانداوە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە نەگریسە ببینەوە لە هەنگاوەکانی ئێستاماندا بریتە لە ئاساییکردنەوەی ژیانی خەڵک هەروەهاکردنەوەی بازارەکان بەڕووی هاوڵاتیاندا دیارە بۆ ئەو هەنگاوە گرنگانە لەژێر ڕێنمایی تەندروستیدا دەبن واتە هەر شوێنێک کە دەکرێتەوە بە ڕێنمایی تەندروستیەوە دەکرێتەوە دەبێ هاوڵاتیان ئەوە بەرزانن کردنەوەی شوێنەکان ئاسایی نییە بەر لە کۆڕۆنا ینی نابێ خەڵک وا بزانێت کاتێک کە دوکانێک کە بازارەکان کرانەوە وەکو چۆن لە پێش کۆڕۆنا ئێمە لە بازارەکان خەڵکی ئێمە زۆر جار بۆ کات بەسەربردن بۆ ئەوەی دانیشتنێک لەگەڵ هاوڕێکانی بکات ناو بازارەکان ببوون بە شوێنی دانیشتن و کۆبوونەوە نابێت خەڵک ئێستا دوای کۆڕۆنا ئەوە هەروە حساب بکات دەبێت دوکانەکان پابند بن بە مەرج و ڕێنمایە تەندروستیەکان ئەوەی لە کاتێک کە ئێمە هەندێک دوکانمان کردبەوە چۆن لە ژێر ڕێنمایی تەندروستیدا بوون ئەو دوکانانی ئێستاش دەکرێنەوە بە هەمان شێوە دەبێت لە ژێر ڕێنمایی تەندروستیدا بن بە نمونە جێبەجێکردنی پریڤێنشن مێژەرەکان وەکو بەکارهێنانی دەستکێش و ماسک و تاقیم و ئەوانە دەبێت لە هەموو شوێنێک بوونی هەبێت چونکە مەترسی ئەو ڤایرۆسە تا ئێستا ماوە ڕاستە ئێمە نزیک بووینەتەوە لە کۆنتڕۆڵکردن بەڵام ئەو نزیک بوونەوەیە وامان لێ ناکات مەترسیەکان لە خۆمان بە دوورخۆینەوە بزانین کە مەترسیەکان کۆتاییان هاتووە هەتا وەکو کەیس لە وڵاتانی دراوسێ و نزیکمان هەبێت و ڕۆژانە تۆمار دەکرێت کە دەبینین ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژوا لە زیادبووندایە بە وڵاتێکی وەکو تورکیا ینی تاوەکو ئەمڕۆ نزیکەی 1970,000 کەیسی هەیە کەواتە ئەو مەترسیانە لە نزیکمان ماون کە دەڵێن تورکیا واتە زاخۆ کە دەڵێن ئێران واتە قەڵاتزێ واتە حاجۆمەران واتە پێنجوێن واتە کەلار کەواتە هەموو ئەو مەترسیانە مادام ماون لە نزیکی ئێمە کردنەوە و ژیان ئاسایی بوونەوەی هاوڵاتیان دەبێت
پابند بن بە مەرج و ڕێنماییە تەندروستیەکان بۆ ئەوەی خوا نەخواستە ئەگەر کەیسێک هەبوو ئەگەر حاڵەتێک هەبوو شاراوە بوو نەبێتە هۆی ئاوتبرێک ئەوەی ئێمە لە سەرەتاوە لێ ترسین ئەگەر حاڵەتێک هەبێ ئێستا بە منە خوا نەخواستە ئەگەر لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانیە دوو حاڵەت تۆمار بکرێت دەمانگەڕێنێتەوە چوارچێوە یەکەم بەڵێ دیارە مەسلەی تۆمارکردنی کەیس ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان سواز بۆ خوا ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر پارێزراو بووین کە ئەوە سوپاسی خوا و سوپاسی هەموو ئەو لایەنانەی دەوێت کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا زۆر یەکدەست هاتنە پێش ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زۆر زوو هاتە دەست و ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی کە کەیس لە هەرێمی کوردستان زۆر کەم تۆمار بکرێ و هەروەها توانیمان ئێستا بڵێ نزیک بینێتەوە لە کۆنتترۆلکردن. تۆمارکردنی یەک کەیس دوو کەیس وەکو سپۆڕاتی کەیس لە ناو هەرێمی کوردستاندا نابێتەوە مەترسیە گەورەی کە هەمان بوو بۆ چونکە ئێستا ئێمە ئاشنایەتێکمان پەیدا کردووە لەگەڵ کۆرۆنا لەگەڵ شێوازی گواستنەوەی و هەروەها لەگەڵ ئەوەی مەترسیەکانی چەندە کاتێک کە باسی کەیسێک یان دوو کەیس دەکەین بۆیە ئەوە مەترسی نییە مەترسی شتێکە کاتێک کە ئێمە کەسانێک لە دەرەوەی وڵات هاوڵاتیانی ئێمە دەگەڕێنەوە وڵات ئا مەترسی ئەلەوانەیە کە لە وڵاتێکی توشببوو کەیس لەوێدا زۆرە و دەگەڕێنەوە ئەوانە خۆیان کەرەنتین نەکەن مەترسیمان تەنها ئەلەوانەیە بۆیە بە کەرەنتینکردنی هاوڵاتیان کاتێک کە دەگەڕێنەوە لە دەرەوەی وڵات ئێمە ئەو مەترسیمان زۆر زۆر کەم دەبێت یعنی هەتا وای لێ دێ بتوانین ئەو کۆنتترۆلە ینی بگەینە ئەوەی کۆتایی کە ئێمە بڵین وەکو چۆن ئەلمانیا ئێستا وا دەڵێ وا سەرکەوتن بەسەر کۆڕۆنادا ئێمە نزیکترین لە ئەلمانیا کە بڵین وا سەرکەوتین چونکە هەم کەیسمان کەمە و هەروەها مەترسیەکان بۆ ئێمە لە ئێستادا لە ناوخۆ ئەو کەمیەی کە دەتوانین وا بڵین خۆ سەرەتا ئاماژەت بۆدا لە پێش کۆڕۆنا خەڵک بۆ پیاسە و کات بەسەر بەدن لە بازار بوو ینی ئێستا پێشنیاتان بۆ خەڵکەوەی کاتێک کە دەسێتە بازار بەیەکەوە زۆر نەوەسن یان چۆن بێکەوە بوەستن بڵێ دیارە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بازارەکان ئاسایی کراونەوە بۆ خزمەتی هاوڵاتیانە بۆ خزمەتی ئەو کەسانێک کە کاسبکارن لەوێدا بۆی ژیان وەکو چۆن وەستا بوو ئەو لۆکداونەی کە کرابوو بۆ خەڵک بارگرانیەکی زۆری دروستکرد بوو بۆ هاوڵاتی ئێمە هەوڵمانداوە ئەو بارگرانیە لەسەر خەڵک کەم بکەینەوە وەسپاسیان بکەین بەوەی کە پابند بوون بەڵام ئەو پابندیە با لەگەڵمان بمێننەوە وەک دەڵێ باڕیسەکەمان لێ نەکەنەوە بەخوری لەگەڵمان بن تا ئەو کاتەی ئاهەنگی سەرکەوتن دەجێڕین بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەوەش بەوە دەکرێت هاوڵاتی لە ئێستادا وەکو گوتم ینی نابێت بازار ببێتە ئەو شوێنەی کە بۆ کۆبوونەوە ئاسایەکانی خۆمان بەکاری بێنین ئەگەر زۆر پێویست نەبوو زۆر زەڕور نەبووین بازارکردنمان پێویست ناکات بچینە بازار بمێنینەوە لە ماڵ لە پێناوی سەلامەتی خۆمان و دەوروبەرمان چونکە یەک کەیس دەبێتە مەترسی بۆ عایلەکەی دوای بۆ گەڕەکەی یعنی ئێمە مەترسیمان لەو ڤایرۆسانە هەمیشە ئەوا بووە و پابندبوونی خەڵک بۆ ڕێنماییەکانی حکوومەتی هەرێم وای کرد کە کەیس کەم بێت و هەروەها ڕێکارە توندەکان کە خەڵک پێی ناخۆش بوو زۆر جار ئێمە لە پۆستەکانمان خەڵک گلەی لێ دەکردین دەیەمود ئێوە تۆقێنەرن ئێوە ورەتان نێهێشتوین بەڵام بۆ ئەو ڕۆمان بوو کە ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە بوەستین بەرامبەر بە خەڵک و بڵێن وا نزیکین لە کۆنتترۆلکردین وا نزیکین لە ئاهەنگێڕان بەرامبەر بە کۆرۆنا حسن چەند ڕۆژێکمان ماوە بوو مانگی پیرۆزی ڕەمەزان لە ساڵانی ڕابردوو بەڕۆژ بازار خامۆژ بوو بەڵام لە شەودا قەرەباڵغێکی ئێزگار زۆر لەناو بازاردا هەبوو وەک پسپۆڕێکی خۆپاراستن پێشنیارتان چی بۆ لایەنە پەیوەندیدارەکان پێتان وانییە ینی بە شەو قەدەغی هاتو چۆ ڕابگەیەندرێ باشتر دەبێت بۆ سەلامەتی هاوڵاتیان ینی ئەو خەڵکانی کە پێویستن چۆن ئێستا بە ڕۆژ کراوەی بازار لە ڕۆژدا بیوێ پێدا دیارە ئێمە دەزانین چۆن وتمان ڤایرۆس پاسپۆرتی ناوێ و سنوور ناناسێ بە هەمان شێوە ڤایرۆس شەو ڕۆژ ناناسێ یعنی ئەوە نیە لە شەودا بخەوێت و لە ڕۆژدا بێتەوە بازار نەخێر ئەو ڤایرۆسە هەمیشە لە بازارە هەمیشە لە ناو خەڵکدا بۆیە حکوومەتی هەرێم دەبێت ئەوە بە هەند وەربگرێ ئەوەی لە ڕابردوودا لە شەوانی ڕەمەزاندا کۆبوونەوە و خەڵک دانیشتن و چەند یاریەک و هەموو ئەوانە بە تەئکید دەبێت ڕێگری لێ بکات و هەروەها ئێمە دەبێت لە ژێر ڕێنمایی بێت چونکە کردنەوەی ئەو شوێنانە بەبێ ڕێنمایی خۆپارێزی مەترسی زۆر گەورە دروست دەکات کە دەمانگەڕێنێتەوە خاڵی سفر بەڕاستی ئەگەر بێت و هاوڵاتیان و حکوومەتی هەرێم ڕێکارەکان ئێمە بۆیە ژیانمان ئاسایی کردو دەڵێن لە ساعت 6 بەیانی تا ساعت 6 ئێوارە خەڵک دەتوانێت بازاری خۆی بکات خەڵکیش دەتوانێت سوودی لێ ببینێت سوپاس بۆ ئێوە کاک حەسەن ئەحمەد زۆر سوپاس پسپۆڕی خۆپاراستن دەستان خۆش بێت لە ڕاستیدا کاک حەسەن و هەموو هاوڕێکانی لە خۆپاراستنی ڕاپەڕین ئەوانە بە بەردەوام لە پشت سەرکەوتنی پلانی خۆپارێزی و کۆنتترۆلکردنی نەخۆشی کۆرۆنا بوون لە سنووری ئیداری ڕاپەڕین دەستیان خۆش بێت و سوپاس بۆ هەمولایەک بڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو لە سەعاتەی ئەمڕۆ لە بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بەڕێز بەڕێبەری گشتی کۆنگرەی ڕۆژنامەوانی هەیە لەسەر
ڕاگەاندنی بەشێکی ڕێکارەکانە دەبێت ڕاپەڕینەوە دەگەڕێمەوە لە ئێوە. سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوول کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکە، بە ئومێدی لە ساغی تەندروستیەکی باش بۆ تەواوی دانیشتوانی ڕانی خۆشەویست. بەڵێ خۆشەویستان لە ڕانیەوە گەڕێنەوە سلێمانی و چینە لای پەیامنێرمان گۆران سەینووری کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لە ناو بازاڕەوە لەگەڵمانە. گۆران سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین زانیاریەکان لە سلێمانی و چین بە ئێمە بە بینەرانی بگەینیت و بارودۆخی سلێمانی یاخود بارودۆخی ناو بازار چۆنە تا چەند هاوڵاتیان ڕوو لە ناو بازارەکەن؟ ئایا هیچ قەرەباڵغێکیان دروست نەکردووە؟ بەڵێ سڵاوتان لێ بە بەیانیتان باش. هەڵبەت لە ژێر ڕۆشنایی و ڕێکارەکانی قایمقامێتی سلێمانی ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژە هاوڵاتیان ڕویان کردوتەوە بازار، ئەواتە کردنەوەی مەرجداری بەشێکی زۆری دوکانەکان، قەیسەریەکان و گوزەرەکان و دوکاندارەکان لە شاری سلێمانیدا کراون بەڕووی هاوڵاتیاندا. هاوڵاتیان هەمویان دەتوانن بۆ دەستکەوتنی پێداویستیەکانیان ڕوو لە بازار بکەن. ئەوەی ئێمە کە تێبینی دەکرێت و ڕەنگێستا لە پشتی منی شەوەکو دیمەنێک ببیندرێت، هاوڵاتیان تەنها ڕێگەیان پێ دەدرێت بە شێوەی پیادەڕە و داخلی ناوسەنتەری شاری سلێمانی بنواتە ئەو شوێنانەی کە زیاتر قەرەباڵغن و دوکاندار و فرۆشیارەکان لێرە دەن و هاوڵاتیانش ڕوو دەکەنە ئێرە. ئەمە لە ژێر ڕۆشناییکردنەوەی مەرجداری پێدەوترێت کە قایمقامێتی سلێمانی لە ڕێگەی ڕاگەندرایەکەوە پێشووتریش داوای لە هاوڵاتیان کرد ئەوانەی کە دەستنە بازار بۆ دەستکەوتنی پێداویستیەکانیان و فرۆشیارانش بە هەمان شێوە ئەبێ لە ژێر ڕۆشنایی ڕێنمایەکان دابن، لە ژێر ڕۆشنایی ڕێکارە تەندروستیەکان دابن بۆ مەرجەی هەر هاوڵاتی کە دێتە بازار بۆ دەستکەوتنی پێداویستیەک ڕوو دەکاتە دوکانێک پێویستە ماسک و دەمامکی پێبێت، ئەگەرنا ڕەنگە هەم هاوڵاتیەکە و هەم دوکاندارەکەش ئیجراعاتی یاسایی توندی لەگەڵدا بکرێت بەو پێیکە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەموو پیشەوە و دوکاندارەکان لە بەردەم قایمقامێتی سلێمانی لە پێناو دابینکردنی بژێویاندا داوایان کرد دوکانەکانیان بکەنەوە. بۆیە قایمقامێتی سلێمانی ڕەنگە لە ژێر داواکاری ئەواندا ئەوەی کە کردبێت کە دوکانەکان کرابێتەوە بۆی هاوڵاتیان بچنەوە سەرکاری خۆیان. هەمووشمان دەزانین کە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی ئێساکە وەکو دەستگا تەندروستیەکان کەرتی تەندروستی تەکیدی لێ دەکاتەوە کە ئێساکە لە قۆناغی کۆنتترۆل دەین، بەڵام ئەمەش بۆ مانایە نایەت کە مەترسیەکان نەماوە. بۆیە هاوڵاتیان ڕوو دەکەنە بازار و فرۆشیارانش چوونەتەوە سەرکارەکانی خۆیان لە سەدا 90 دوکانەکان کراونەتەوە وەکو بازار و دوکان و قەیسەری و ئەو شوێنانەی کە گوزەری هاوڵاتیانی تێدایە، بەڵام بە مەرجێک کە هەردوو لە هەم فرۆشیار هەم کڕیاریش پابەندی ڕێنمایەکان بێ ئەگەرنا بە پێچەوانەوە ئیجراعاتی یاسایی توندیان لەگەڵدا دەکرێت. ئەمەش ڕێگەیان پێ دەدرێت بە دوکاندارەکان ڕۆژانە لە 6 بەیانیەوە بۆ 5 ئێوارە بکرێتەوە هەموو ڕۆژێکیش دوای تەواوبوون و داخستنی دوکانەکان کە لە سعات 5 ئێوارەدا دوانی ڕۆدا کۆتایی پێدەهێنرێت، دەرمان ڕێژ دەکرێت دەرمە ئەو دوکان و گوزەرانە ئەمش لە پێناو چۆن بڵێن نێشتن و کەمکردنەوەی مەترسی زیاتری ئەو ڤایرۆسەیە کێساوەکو پەتایەکی جیهانی مامەڵی لەگەڵدا دەکرێت. بۆیە قایمقامێتی سلێمانی داوا دەکات لە هاوڵاتیان کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن، پابەندی ڕێکارە تەندروستیەکان بن. ئەگەر چی خۆشبەختانە لە کۆی 337 توش بوو لە هەرێمی کوردستاندا 270 هاوڵاتی بەتەواوەتی چاکبوونەتەوە و ئەوانەی تریشی لەژێر چاودێری وردان، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئیتر مەترسیەکان لە هەرێمی کوردستاندا ڕەویوەتەوە و مەترسی نەماوە، هاوڵاتیانش بێخەم پاڵی لێبەنەوە نەخێر بە پێشەوانەوە. ئەمە ڤایرۆسێکە تەبیعەتی ئەم ڤایرۆسە وایە کە ڕەنگە لە هەر حاڵەتێکدا وەکو لایەنە تەندروستیەکان کردی تەندروستی ئاماژەی بۆ دەکات ڕەنگە حاڵەتێکی تر هەبێت لە دوای ئەمەوە حاڵەتی هەڵگەڕانەوە بێت واتە سەر هەڵدانەوەی ڤایرۆسەکە بێت ئەگەر بێت و خۆپارێزی نەبێت لە شوێنە گشتی و قەرەباڵغەکاندا شوێنانی کە بەرکەوتنی هاوڵاتیانی زۆر تێدا بەڕێوە دەچێت. بۆیە هاوڵاتیان ئەبێ زیاتر لە جاران پابەند بن، چونکە لە سەردەمی یاخود لە قۆناغی کەرەنتینەکردنی هاوڵاتیاندا هاوڵاتیان هەرێکم لە ماڵ خۆیاندا بوون. ئەو تەنها ئەوە نەبێت کە لە گەڕەکەکاندا چەند مارکێت و دوکانی کرابووەوە ڕەنگە هاوڵاتیان کەمتر بەرکەوتنیانە بێ، بەڵام ئێستاکە کە بازار و دوکانەکان بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە مەترسیەکە گەورەتر دەکات. بەڵام لایەنێکی تری ئەوە شەیە کە نابێت ئێمە ئەوەندا قسە لەسەرەوە بکەین کە ڕەنگە حاڵەتی دەرونی سایکۆلۆژی مرۆڤەکان بەوە کاری لەسەر بکرێت کە ئەمەتر مەترسیەکە و ئەبێ هەر لە ماڵەوە بن نەخێر، بەڵام خۆپارێزیەکەشەوە نەقورس نییە و دەستبەردار بوونیش لە خۆپارێزیەکە ئەوە نەئاسان نییە. ڕەنگە هەردوو حاڵەتەکە بێ ئینسانەکان مرۆڤەکان باوریایە و مامەڵی لەگەڵا بکەن. ئەوەی کا دەمێنرێت ئێساکە لە پشتی منەوەیە
ئێمە لە شەقامی مەولەوی شاری سلێمانین هاوڵاتیان بۆ دەستکەوتنی پێداویستەکانیان دێنێرە و فرۆشیارانیش دوکانەکانیان بەڕووی هاوڵاتیاندا کردوێتەوە بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگە ئەوەی لە هەمووی گرنگترە ئەوەیە کە هاوڵاتیان ئەبێ لە زیاتر لە جاران دەست پێوەگری ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان من بۆ خوا نەخواستە جارێکی تر ئەم حاڵەتە تەشەنە نەسێنێتەوە چونکە ئەگەر بێت و جارێکی ئەمە تەشەنە بسێنێتەوە ناچار دەبێ پلانی نوێ بگیرێتە بەر و دوایین قسەی من ئەوەیە کە پلانەکە تا 23 چوار جێبەجێ دەکرێت لیژناو بەشەکانی قایمقامێتیش لە ڕێگەی گەلی کوردستانەوە ئەوەی ڕاگەیاند بە من کە بۆ ڕۆژانی جەژن پلانێ نەبێت بەڵام پلانەکە دوای تەواوبوونی ئەو وادەیە کە لە 23 چواردا کۆتایی پێدەێنرێت چونکە هەمومان دەزانێت ئێستاش قەدەغەکردنی هاتوچۆ ئەوە خۆی جێبەجێ دەکرێت کە شەوانە لە 6 بۆ 12 شەو بەردەوام دەبێت من ئەگەڕەمە لای ئێوە بەڵێ گۆران ئەگەر لەگەڵ مێنی تەوانێ بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە لە سەدانەوەی دوکانەکانی ناو بازار کراونەتەوە ئەو لە سادەی کە ماوە لە دوکانەکان دوکانی چین کە نەکراونەتەوان یاخود ڕێگەیان پێ نەدراوە جارێ بکرێنەوە بۆ نمونە بەڵێ ئێستا بۆ نمونە وا باسکەین کە بۆ نمونە بازاری کاسۆمۆڵ یا بازارێکی تریۆک و تەلاری نەقیب یا قەیسەری نەقیب ئەمانە کە ڕەنگە زیاتر بەرکەوتە و قەرەباڵغی و جەنجاڵی زیاتر لە حاڵەتێکدا زیاتر تەشانە بسێنێت بەرێکەوتنی ئینسانەکان لەو شوێنانەدا زۆرتر ئەبێت وەکەوە نییە لە جەوێکی کراوەدا بێت وەکو ناو بازار بۆی ئەوەی کە ماوە تەنها مۆڵەکانە بازارە گەورەکانە کە وەکو فامیلی مۆڵ و چەند جێگەیەکی ترە کە ئەوانش دواتر هەنگاو بە هەنگاو ڕێکاری لەگەڵ دەرکردنی ڕێکاری نوێدا ئەوانش دەکرێنەوە بەڕووی هاوڵاتیاندا بەڵام ئەوەی کە ئێستاکە هەیە لە سەدانەوەی دوکاندارەکان ئەوانن کە لە دەرەوەن واتە ڕوویکی کراوەیان هەیەوە ئەگەر بەرکەوتنی هاوڵاتیانی شەبێ بەو شێوەیە نییە کە هەناسە ئینسانەکان تێکەڵ بەیەک بێت یا بەرکەوتنیەکە بێت کە مەترسیەکان زیاتر کات بۆی ئەوەی کە ئێستا کراوەتەوە تەنها ئەو دوکان و بازاڕانن کە زیاتر بەڕووی دەرەوەدان بۆیە قایمقامێتی سلێمانیش دوایین ڕاگەندراوی ئەوەیە کە داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایەکان بن پابەندن بەوەی کە پێویستە ئەم هاوڵاتیانەوەیان لە گەڵاڵە بوو بێت کە هەموو کاتێک ئەمانە مەترسینە ڤایرۆسانە و ئەوەی کە دەبینرێت لە پشتی منەوە دیمەنی ڕاستە و خۆی شەقامی مەولەویە هاوڵاتیان تەنها ڕێگەیان پێ دەدرێت سپاس بۆ پێمنێرمان گۆران سەینووری کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵما بووی سپاس بۆ سەر جەمزانیارەکانە بە لە خۆشویستان تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیواداری ئەوەی کە هەموو لایەکتان سووتان لێوەرگرت بێ هەتا سبەینێ و بە پرۆگرامی کنەوەی خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ